هەڵسەنگاندنی دانیشتنەکەی 5 ئۆکتۆبەری پەرلەمانی کوردستان تەوەری ئەم هەفتەی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر، دکتۆر سۆران بەرزنجی، یاساناس و شرۆڤەکار، دکتۆر ڕێبوار بابکەیی، سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە پەرلەمانی کوردستان، هۆشیار سیوەیلی سیاسەتمەدار. ئەم کاتتان باش. دوێنێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان واتە دوێنێ 5 ئۆکتۆبەری ساڵی 2020 بۆ خەڵکی کوردستان و بۆ پرۆسی حکومڕانی لە کوردستان و بۆ پرۆسی سیاسی و دیموکراسی لە کوردستانە بە هەموو پێوەرێک ڕۆژێکی مێژوویی بوو لەبەرەوەی دانیشتنێکی زۆر مێژوویی لە پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو. دانیشتنێک کە ئەتوانم بڵێم لە ماوەی 29 ساڵی ڕابردووە لە ڕووی کوالیتی و لە ڕووی گرنگی و لە ڕووی ئەوەی کە خەڵک لێی وەرگرت دانیشتنێکی زۆر گرنگ و تایبەت بوو. هەموو لای ئاگادارن کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا سەرۆکی حکوومەت بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە پەرلەمانی کوردستان کرد کە دانیشتنێک ساز بکرێ جەنابیان و بەشێک لە ستافی وەزارەکەی تیا ئامادە بن بۆ ئەوەی هەندێک ڕوونکردنەوە و خاڵی گرنگ لەبارەی دۆخی ئابووری و سیاسی و تەنانەت تەندروستی هەرێمی کوردستانیش لە ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکانە بۆ هەم بۆ پەرلەمانی کوردستان و هەم کە نوێنەرانی خەڵکن هەم بۆ خەڵکی کوردستانیش لە ڕێ میدیاکانەوە شی بکاتەوە. ئەوە بوو دوێنێ ئەو دانیشتنە بەڕێوە چوو. ئێمە ئەمڕۆ هەوڵەیەین لە بە هاوکاری ئەم بەڕێزانە گفتوگویەک لەبارەی ئەو دانیشتنە بکەین بزانین شێوەی بڕێوەچوونەکەی چۆن بوو تا چەند گرنگ بوو بۆ خەڵک و بۆ هەموو لایەکمان. هەموو لایەکتان بەخێر بن. من ئەگەر ڕای خۆم شخصی بە کورتی بڵێم لەسەر ئەم دانیشتنە بەڕای من سەرکەوتنێکی زۆر گەورە بوو بۆ یەکەم بۆ خەڵکی کوردستان، سەرکەوتنێ بوو بۆ پەرلەمانی کوردستان، بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، هەروەها سەرکەوتنێک بوو بۆ پرۆسەی دیموکراسی لە کوردستان. یەکەمین جار بوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 10 سەعاتی تەواو لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و هەروەها وەزیری دارایی و بەشێک لە ستافی ئەنجومەنی وەزیران ئەوانی کە معنی بوون بە دانیشتنەکە ئەوانە ئامادە بن و ئەو ژمارانەی بە من گەیشتووە تقریباً لە میدیاکانیش باس کرا 450 پرسیاری ئاراستەکرا لەلایەن 8 پەرلەمانتارەوە کە هەم بەڕێز سەرۆکی حکوومەت زۆر بە وردی و بە دیقەتەوە و بە ڕاستگۆیانە بەڕاستی بە جددیانە جوابی پرسیارەکانی دایەوە کە هەمووشی پرسیاری گرنگ بوو. نەتوانم بڵێم لەو پرسیارانە پرسیاری ناگرنگیتیانە بوو. هەروەها بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتیش بە هەمان شێوە بەشێک لە پرسیارەکانی زیاتر ڕوون کردەوە و بە هەمان شێوە وەزیری دارایی و ستافی ئەنجومەنی وەزیرانیش ئەم ڕوونکردنەوانە لە کاتێکا بوو کە بەردەوام لە سۆشیال میدیا و لە میدیاکانەوە و لە ناو خەڵک و لەسەر شەقامیشەوە کۆمەڵە پرسیاری گرنگ هەبوو. ڕەنگە ینی پرسیاری بێوەڵام هەبوون، ڕەنگە پێشتر حکوومەت نەیتوانی بەوەکو پێویست قسەکان و هەنگاوەکان و چالاکیەکان و ڕوونکردنەوەکانی بە خەڵکگەیاند بێ و هەروەها ڕەنگە میدیا و سۆشیال میدیاش ڕۆڵێکیان هەبوو بێ لە چاواشەکردنی خەڵک بە ئاراستەی ئەوەی کە بە تایبەتی ئەو قسەی کە هەموو ئەیان وەدانی حکوومەتی هەرێم پارەی زۆر باش هەیە بۆ موچۆ بۆ هەموو شتێک، بەڵام خۆی دابەشی ناکە. ئەمە پرسیارێکی زۆر گرنگ بوو لای خەڵک، بەڵام دوێنێ من خۆم ینی خودی خۆم ئەو ژمارانەی کە لایەن سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتی ڕوونکرایەوە بەڕاستی دەری خست کە ئێمە و هەموو جیهانیش لە قەیرانێکی زۆر گەورەیان و عێراقیش لە ناو قەیرانێکی ئێستا ئابووری گەورەیە و تەنانەت ئێستا حکوومەتی عێراقیش وای لێ هاتووە موچەی پێ نادرێ یا چەند ڕۆژێکی زۆر دواکەوتووە. بۆیە گرنگ بوو خەڵک ئەمانە بزانێ و وەک هەمووشمان لەسەر ئەوە کۆچین کە خەڵکیش مافی خۆیەتی ئەو زانیاریانە بزانێ. کاک وشیار چۆن ئەو دانیشتناڵە سنجێنی؟ زۆر سپاس. تەبەن با من لە پێشا لە چوارچێوە گشتیەکەوە دەست پێ بکەم. ئێمە وەکو هەرێمی کوردستان و کۆمەلگای کوردستان مادام بڕیارماندا و سوورین لەسەر ئەوەی کە کۆمەلگایەکی دیموکراتی دروستکەین، سیستەمێکی دیموکراسی دروستکەین، ئەبێ بە پێی یاسا و ڕێساکانی دیموکراسی ئیش بکەین. بەڕاستی دیموکراسی ڕاستەوخۆ نییە ئەوەی
کە وەختی خۆی باز کراوە یا داوا کرا بە تایبەتی ڕۆسۆ کە داوای کردووە دیموکراسی ئەمە دیموکرات بکو هەموو شوێنێکی تر بەڕاستی دیموکراسیەکی ناڕاستە و خۆیە دیموکراسیەکە لە ڕێگەی خەڵق پەرلەمان هەڵبژێرێت و پەرلەمانیش حکومەت هەڵبژێرێت لەبەرەوە بەنسبەت ئێمەوە بۆ ئەوەی داخوازەکانی خەڵق لە نزیک و ئاگامان لێبێت ئەبێ حکومەت و پەرلەمان لە چوارچێوەی ئەو سیستەمایەکە هەیە لە چوارچێوە ئەو یاسە و ڕێسایانەی کە هەیە هاوکاری بکەن بێکەوە دەبێ حکومەت گوێ لە پەرلەمان بگرێت دەبێ حکومەت بچێتە پەرلەمان و ڕوونکردنەوە بۆ پەرلەمان بدات بەو پێی کە پەرلەمان داوای دەکات لە هەمان کاتە پەرلەمانیش بێگومانێکی لە سەرشانەکە بەداخەوە تا ئێستاوانە بووە کە بە گومانەوە نەڕوایان هەموو کارێکی حکومەت یا گومەناوی نەبێت لە کار و بەرنامە هەنگاوەکانی حکومەت لەو چوارچێوە گشتیەدا بەڕاستی ئەرشی حکومەتە کە بشێتە پەرلەمان لەگەڵ پەرلەمانتاران دابنیشێ گوێیان لێ بگرێ چونکە نەتیجە داخوازی خەڵقی ئەمە باوای دابنین بە ئەوەی کە لە دەسەڵاتەوە ئەوشی کە ئۆپۆزیسیۆنە خەڵق هەڵی بژاردوو و بە تایبەتیش لەم دۆخەی ئێستایە کە جەنابی سەرۆکی حکومەت ئەو دەست پێشخەری کرد و داوای لە پەرلەمان کرد کە بشتە پەرلەمان و ئەو ڕوونکردنەوەی کە پێویستن بۆ پەرلەمان لە ڕێگەی پەرلەمانیش بۆ خەڵقی هەرێمی کوردستانی بدات تەنها بەڕاستی ئەندامانی پەرلەمان نییە چونکە من متأکدم ژمارەیەکی یەکجار زۆر لە خەڵقی کوردستان و هەرێمی کوردستان لە دەرەوەی کوردستان و هەرێمی کوردستان ژیان لە قسەکانی هەموو خەڵک لە تەلەڤیزۆن چاوی لەسەر بوو لەم کاتەیە لەم دۆخەیە بە تایبەتی کە خەڵک بەڕاستی بمانەوە نەمانەوێت ینی زۆر ئاسوودن نییە لەباری ئابووری لەباری تەندروستی لەباری ئەمنیکە بە تایبەتی لە ئەگەر ئێمە لە چوارچێوەی عێراقی سەیری کێشەکان بکەین مەسەلی کۆڕۆنا هەیە بەعنی نەک تەنها بنسبەت ئێمەوە ئەمە نەک تەنها بنسبەت هەرێمی کوردستانەوە بنسبەت هەموو دنیاوە بنسبەت هەموو شوێنێکەوە ئەو شێوە دڵڕاوچی و قەلەقی هەیە ئەمە سەرەڕای ئەوەی بەڕاستی چەندین پرسیار دروست بووە لای خەڵق چەندین پرسیار دروست بووە لای پەرلەمان دەربارەی ئەدای حکومەت دەربارەی شێواز و جێبەجێکردنی بەرنامەی حکومەت و لە هەمووشی گرنگتر بەڕاستی مەسەلەی چاکسازی کە ئەتوانم بڵێم بەرنمەیەکی سەرێکی ئەم کابینەیە کە لەوەتی دەستی بەکار کردووە لەبەرەوە لەو ڕۆژەوە لەو ڕوانگەشتەوە سێری ئەو هەنگاوا بکەیت سەری ئەو دەست پێشخەریە بکەیت بەڕاستی دەست پێشخەری و هەنگاوێکی جار گەور و گرنگ بوو و ئەتوانم بڵێم تەنانەت ئەوانشی کە ئەو پۆزیسیۆنن و ڕەنگە خۆیان بۆ هەندێک شت ئامادەکرد بوو لە ئەنجامی وەڵامدانەوە بیستنی وەڵامەکان تا ڕادەیەک ناتوانم بڵم 100% قەناعەتیان کردو چونکە هێزی معارەزە و ئۆپۆزیسیۆن ڕۆڵیان دیار و ئاشکرایە لە هەموو پەرلەمان و لە هەموو سیستەمێکی دیموکراسیە بەڵام تا ڕادەیەکی زۆر ڕوونکردنەوەیەک بوو تا ڕادەیەکی زۆر دڵنەوایی دا بە پەرلەمان لە ڕێگەی پەرلەمان و دڵنەوایی دا بە و خەڵکە کە با بە ئێمە وەکو حکومەت ئەوە نییە کە هەندێک جار پۆپۆلیستەکان باسی ئەەکەن بەڕاستی ینی کێشەی ئێمە تەنها دیسانەوەش کێشە تایبەت نییە بە ئێمە و بە هەرێمی کوردستان ئەبێ واقعش بزانین کێشەیەکی گشتیە پۆپۆلیزم لە دنیاە لە تەشەنە و لە برۆدایە بەرنامەی تایبەتی خۆیان هەیە و هەرێمی کوردستانیش بەشێکە لەوە هەندێک لەو ئەحزابانەی کە هەندێرە لەسەر ئەجەندا و بەرنامەی پۆپۆلیزم میژەکن و بە شێوێکی پۆپۆلیستی سەیری مۆزوعەکانەکەن ئەم ڕوونکردنەوانە گرنگن ئەم ڕوونکردنە بابە ئەوەیە ئەوە واقعەکەیە ئەوە ڕاستیەکانە ئەوەیە کە لەبەر دەستی ئێمایە ئێمە بۆی بتوانین بەسەر ئەو کۆسپانی کەستا هەیە زاڵ بین چوەکو حکوومەت چوەکو پەرلەمان چوەکو موسساتی تری ناو هەرێمی کوردستان پێویستە هاوکار بین پێویستە هاوکاری بەیەکەوە بکەن لە یەک تر پێ بگەین معناوە نییە پەرلەمان بچێ ئیشی حکوومەت کە حکوومەت بچێ ئیشی پەرلەمان بکە ئیشی ئەم دوو موسسە گرنگەی دەوڵەت دیارە بەڕاستی ڕوون و ئاشکرایە بەڵام هەر کەسە بە پێ ئەرکی خۆی بە پێی ئەوەی کە یاسا بۆی دیاری کردووە هەستێ بە ئەرکی سەرشانی خۆی نەتیجە خەڵق بۆی خازان بکەن نەتیجە بۆی خزمەتی خەڵکن چکە مەسئولی جەنابی سەرۆکی حکومەتی باسی کرد ئامانجی ئێمە بەڕاستی لە ئەنجامە خزمەتکردنی ئەو خەڵقەیە کاک مەسئوڵەتی من نەهاتومەتە پەرلەمان بۆ ئێوە ڕازی کەم نەتیجە ئەرکی من خۆم شخصی خۆم قەناعەتم بەو گۆڕانکاریانە هەیە کە یەکەم و لە ئەنجامیش ئەبێ خەڵق ڕازیکەین چونکە چه پەرلەمان چه حکومەت وەکو باسم کرد لە سەرەتا ئەرک و پەیامەکان ئەوەیە کە خزمەتی ئەو خەڵقە بکەن. دکتۆر ینی وەک هەموو یاساناسێک و هەم کەسێکی مطلع و ئاگادار لەو پرس و باسانە ئەوەی کاگوشیار باسی کرد ینی گرنگی ئەم جۆرە دانیشتنانە کە شتی ئاسایی لە ناو پرۆسەی دیموکراسیە. بەڵێ بۆ خۆی ئێمە بێ ئەومان لەبیر بێ ئێمە لە دوای ساڵ 1992 ئەو کاتێک کە یەکەم بڕیاری گەورەی سیاسی لە دوای ڕاپەڕین درابێ مەسلەی هەڵبژاردن بووە وەک هەڵبژاردنیش کراو لە بەرمەرمناکەیە
حکوومەتی هەرێمی کوردستان و یەکەم جار پەرلەمانی کوردستانی تیا دروست بووە ئەم پەرلەمانە بڕیاری پیادەکردنی سیستەمێکی دیموکراسی پەرلەمانی لە هەرێمی کوردستانە هەڵبژاردووە و ئەمە بووە بە بژاردەی سیاسی لە کوردستانە و بووە بەوەی کە با بڵێن پێوەرەکانی و خەسڵەتەکانی و سیماکانی سیستەمی دیموکراسی لە ساڵ 1992 هەتاوەکو ئێستا بەردەوامە و تەرحی بەدیل نەبووە ئایا ئێمە مەسەلەن بیر لەوە بکەینەوە بەرەو سیستەمێکی سەرۆکایەتی بچین هەر شێوازێکی دیکە ئەوەی هەیە لە کوردستانە لە ساڵ 1992 سیستەمێکی پەرلەمانی بووە لە سیستەمی پەرلەمانیشە لە سادەترین مانایە واتە ئەوەیە کە پەیوەندی نێوان دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان پەیوەندیەکی نەرم و تەواوکاریە بۆ مانایی کە حکوومەتێک پێک نایەت لە کوردستانەوە لە سیستەمی پەرلەمانیە ئەگەر نەچێتە بەردەمی پەرلەمان سوێن نەخوا و ئەم پەرلەمانە متمانە بە بەرنامە و بە ئەندام و بە سەرۆکوەزیران و بە ستافۆزاریەکەی نەدا لە بەرامبەر ئەمەیە ئەم سوێن خواردنە چی ئەدا بە پەرلەمان مافی چاودێریکردنێکی نەک توند بەڵام چاودێریکردنێکی چڕ و چاودێریکردنێک کە دواتر پەیوەندی نێوان ئەم دوو دەستگایە بە شێوەیەکی تەواوکاری یەکە خاتەوە ئەوەی کە دوێنێ ئێمە بینیمان لە چوارچەوەی پیادەکردنی سیستەمی پەرلەمانیە حاڵەتێکی یەجگار یاساییە و حاڵەتێکی یەجگار ڕێساییە و حاڵەتێکی یەجگار سروشتیشە ینی هەر تێگەیشتنێک بۆی لە دەرەوەی ئێمە بینیمان مەسەلەن پێشەوەی کە دوێنێ ڕووبدا پێرێ و ڕۆژانی پێش ئەوە ئەمان بینی کە مەسەلەی پرسی هاتنی حکوومەت بۆ پەرلەمان و پرسیارکردن لە حکوومەت و ڕوونکردنەوە و داوای ڕوونکردنەوە ئەکرا بە سەردێڕ ئەکرا بە ئامرازێک بۆ ئەوەی کە مامۆستا باسی کرد بۆ مانۆڕی سیاسی و پۆپۆلیستی و بۆ خۆ بە پاڵەوانکردن بەڵام ئەوەی کە دوێنێ ڕوویدا بەڕاستی دروست پیادەکردنێکی دیکەی بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستانە من دواتر کاک ڕێبوار ئەکرێ زیاتر ئەوە ورد کاتەوە ئەوەندەی من ئاگادار بم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دانیشتنی سوێن خواردن و متمانە بەخشین بە کابینەکە جەختی لەوە کردوتەوە کە مەسلەی بەرپرسیارەتی هەڵگرتنی بەرامبەر بە دەسەڵاتی جێبەجێکردن وەکو بەرزترین دەسەڵات لە کوردستانە تێر و تەواو ئەبێ واتە ئەو ئەرک و ئیلتیزاماتانەی کە بە گوێرەی یاسا و پیادەکردنی سیستەمی پەرلەمانی ئەکەوێتە ئەستۆی حکوومەت ئەوان لە ئاسیدا ئەبن هەر لەو میانەیەدا ئێمە حکوومەتێکمان هەیە ئێستا کابینەیەکمان هەیە کابینەکە دروشمەکەی کوردستانێکی بەهێز بۆ و بنیاتنانی کوردستانێکی بەهێز بۆ لەناو ئەم کوردستانی بەهێزەیە حکوومەتێکی بەهێزی پێویستە و حکوومەتێکی بەهێزیش هەمیشە پێویستی بە پەرلەمانێکی کارا و چاپوک و بەهێز هەیە یعنی کەواتە ئەو تێزەش کە بە جۆرێک لە جۆرەکان لەلایەن ئەو حیزبانەی کە خیتابێکی با بڵێن معارەزەیان هەیە ئەوەی کە دەسەڵاتی جێبەجێکردن نایەوێت پەرلەمان بەهێز بێ یانیش چاودێری پەرلەمانی نایەوێت بەسەرەوە بێ تێزێکی دەرکەوت تێزێکی بەڕاستی لەجێ خۆیان نییە و لۆجیکی نییە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان و دوێنێ سەرۆک وەزیران و ستافی حکوومەت بەڕوونی ئەوەیان درکاند کە پێویستیان بەم شێوە لە ممارەسەکردنی سیستەمی دیموکراسیە لەبەرەوەی ئەوان ئەیانەوێ ڕاستەوخۆ لەگەڵ نوێنەرەکانی گەلا باسی بکەن و پرسیارەکانیان لێوە بزانن بەڵام لە بەرامبەرە حکوومەتیش مافی ئەوەی هەیە کە بۆچی ئەچێتە پەرلەمان بۆی باوەڕی پێ بکرێەوە متمانەی پێ بکرێ وەلانی کەم قسەکانی وەکو خۆی لێوەربگیرێ ینی لە دوێنێکە کەمتر ئێستا 24 ساعت بەسەر دانیشتنەکە ڕۆیشتووە من بەداخەوە کە ئەبینم هەندێک خیتاب و هەندێک لێدوان و هەندێک قسە هەیە لە ئیستەوە ئەوترێ ینی دروست پێچەوانەی هەندێک لە قسە لە دەقا ڕاستەوخۆکان و لە دەقیقەکانی لە ڕووی خستنە ڕووی ژمارەکان و لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ زانیاریەکانە بۆیە ئەوەی من ئەمەوێت جەختی لەسەر بکەمەوە ئەوەیە کە بەنسبەت ئێمەوە دەستخۆشیە بە حکوومەت هەرێمی کوردستان کە ئەم جۆرە ممارەسەمان بەداخەوە لە ڕابردووان نەبووە هەر لەبەرەوەیە کە ڕەنگە نامۆ بێ تا حدێکی زۆر چونکە ڕەنگە دواهەمین جارێک یان یەکەمین جارێک کە حکوومەت لەسەر داوای خۆی بێتە پەرلەمانی کوردستان لە پیادەکردنی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 لە پیادەکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و پەیڕەوی ئەنجومەنی وەزیرانیشە ئەمە حاڵەتێکی ئاساییە بەڵام ئایا لە ڕابردووە ئێمە حکوومەتەکانی ئێمە پێش ئەم کابینەیە ئەم جۆرە ممارەسە کراوە بەداخەوە نەخێر ئەزمموی هاتنی حکوومەت بەم شێوە چڕوپڕە
بەوەی کە هیچ پرسیارێک لە دڵی پەرلەمانتارانە نەهێڵێتەوە وەڵام بدرێتەوە و پەرلەمانتارەکانیش وەک بە نوێنەرایەتی گەل ئەو پرسیارانەی کە هی خۆیان و هی دەنگدەرەکانیان بۆ لە حکوومەتی بکەن و وەڵامەکەی وەربگرنەوە بەنسبەت ئێمەوە ئەم سیستەمە نامۆ بۆ بەڕاستی هەتاوەکو دوێنێ و من هیوادارم ئەم بێتە سەرەتای قۆناغێکی باشتر بۆ ڕێخستنی زیاتری پەیوەندیەکانی نێوان حکوومەت و پەرلەمان چکە لە دوجارە حکوومەت و پەرلەمانی ئێمە وەکوتم محکومن بەوەی کە پەیوەندیەکی نەرم و تەواوکاریان هەبێ و ئەم جۆرە زیاتر بەرجەستەی ئەو خەستەتە لە پەیوەندیەکە. کاک ڕێبارەوەی کە من لە هەندێک گروپی هەتا واتساب و ڤایبەر و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەنی یار و نەیار بە حکوومەت یار و نەیار بە پارتی بێکێتی و گۆڕان و پێکاتەکان تەوەقعی ئەم جۆرە سەرکەوتنیان نەئەکرد. یعنی هەندێک بەڕاستی ڕەنگە بڵێم متمانیان بەوە نەبوو بێت کە حکوومەت بتوانێت وەڵامی هەموو ئەو شتانە باتەوە ئەو ڕوونکردنەوەن و ئەو کێشانە زۆر بەوردی ڕوونکاتەوە. هەندێک لەوانەیە پێشبینیەوەیان نەکرد بێت کە بەڕاستی من دوێنێ سەرۆکی حکوومەتیش سپاسی هەموو پەرلەمانتارانی کرد. ینی کێشەیەکی وان نەهاتە ئاراوە خەڵک ئەوەی کە ویستی پرسی و ئەویشی پێم وابێ هیچ پرسیارێک فەرامۆژ نەکرد لەو دانیشتیان. لا ئێوە چۆن بوو لە پەرلەمان جەناب لێوێ بوو ینی ئەم پێشبینی ئاکرا بەڕاستی ببوورە هەندێک ئیتیهاماتیش هەبوو. ینی ئەوەی دکتۆر سۆران باسی کرد تۆمەتبارکردن هەبوو لەوەی کە ئەیانوت ئەم حکوومەتە منەتی بە پەرلەمانیە یا پەرلەمانی هەمان کردووە لە لایەکی شەو ئەیانوت پەرلەمان ئەوەندە کارانیە بەڵام بەڕاستی من دوێنێ ئەوەی خەڵکی کوردستانیش بەگشتی پەرلەمانێکی کارای بینی. لە ڕاستیە من وەکو پەرلەمانتارێک و کە ڕاستەڕاست لە حەدەسەکە بووم موێ ڕاستە خۆ لەسەر حەدەسەکە قسە بکەم و هەندێک حەقائق بگوازمەوە هەم لە ڕێگەی کەناڵەکەیەوە بۆ بینەران. بە هەموو پێوەر و پێودانگێک دانیشتنەکە دانیشتێکی نەوعی بوو و ئەمە دەستپێک و قۆناغێکی گرنگ بوو لە حکومڕانێتی ڕەشید لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پەیوەندی نێوان دەسەڵاتەکانە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان. پرەنسیپێک هەیە لە ئەدەبیاتی نوزم سیاسیەکە باس لە چۆنیەتی پەیوەندی نێوان ئەو دوو دەسەڵاتە کە باس لە مەبدەئی چەک ئەند باڵانسەکە. ڕێک ئەوەیە کە ئەم دوو دەسەڵاتە پێویستە پەیوەندیکی تەندروست هاوسەنگی و تەواوکەری یا تەزامنیان هەبێ. پێشتر بۆچوونێکی شاش و هەڵە هەبوو و ڕەنگە ئێساش ئەو بۆچوونە باو بێ لەسەر ئاستی خیتاپی یا دیسکۆرسەکانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان کە پێی وایە دەسەڵاتی جێبەجێکرد یا حکوومەت بە تەحدیدیە بێ لە بەرەیەک بێ و پەرلەمانیش لە بەرەیەکی تر بێ. ئەم خیتاب و ئەم جۆرە دیسکۆرسانە دیسکۆرسێکی هەڵن هەم لەگەڵ فقهی نوزم سیاسی ناگونجێ و لەگەڵ تەبیعەتی یا سروشتی سیستەمی سیاسی ناگونجێ هەمیش لەگەڵ ئەو خاصیەتێکی هەیە کە باس لە شیکردنەوەی تەبیعەتی نیزامی سیاسی بە تایبەتی جۆری پەیوەندی نێوان دەسەڵاتی جێبەجێکردن و تەشریعەکە ناگونجێ. بۆ بەرەوەی کاتێک کە دەسەڵاتی یاسادانان یاسادەرەکە فەلسفەی دەرچواندنی یاساکەیە بۆی کە حکوومەت جێبەجێکە. درست. بۆ ئەوە نییە کە لە سەروی دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتێکی تر یا دامەزراوەیەکی تر هەبێ جێبەجێکە. بۆیە پێویستەکە و بۆ ئەوەی کە پەرلەمانیش هەمدیز بتوانێت چاودێری خۆی بکواتە وەزیفەی خۆی پیادە بکا بەسەر حکوومەتە پێویستە پەیوەندیەکی هەماهەنگی و تەواوکاری تەزامنی هەبێ یا تەکاملی هەبێ لە نێوانیانە. ئەگینا ئەگەر بەو شێوەیە بێ بەپێی ئەم خیتاباتانەی کە هەبووە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە ساڵی 2009 کە ئۆپۆزیسیۆنێکی توانم بڵێم تازە دێتە بڵێن خەباتی مەدەنی و دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئەو جۆرە ئەم دەستەواژانەی هێنایە نێو بازاری سیاسی ئەگەر هەر یەکێکیان لە بەرەیەک بێ هەم یاسا دەرناچوێندرێ و هەمیش یاسا جێبەجێ ناکرێ و هەمیش پەرلەمان ناتوانێت چاودێری حکوومەت بکە. لە لایەکی تریشەوە زۆر گرنگە ئێمە بزانین حکوومەت چی دەوێت لە ئێمە. ئالێرەیە مەسەلەی هەماهەنگیەکە. هەماهەنگیەکە مانای ئەوە نییە کە پەرلەمان ئەرکی سەرەکی خۆی لەدەزا کە بریتە لە چاودێری ڕقابە. مانای ئەوەیە کە ئێمە بزانین حکوومەت لە چ بوارێکە یا لە چ سێکتەرێکە لە چ کایەکە پێویستی بە فەراغی قانونیە
وی کە ئێمە تەشریعی بۆ بکەین یاسای بۆ دەربچوێنین بتوانانی جێبەجێ بکە ئەگینا یاساکان کواڵێتیشان چەندە بەرز بێ لەسەر ڕافی ئەرشیفی پەرلەمانە مێنێتەوە تۆزی لە سەردەنیشە کەس جێبەجێ ناکات. ئەم دانیشتنەی دوێنێ لە ڕاستیە بریتی بوو لە کردارکردنی دروشمی شەفافیت کە یەکێکە لە پرانسیپیەکانی سەرەکی حکومڕانێتی ڕەشید و قۆناغێکی گرنگیش بوو بۆی کە ئیتر ئەو وێنە یان ئەو ئیمەیج و ئینتیباعی لای بەشێک لە خەڵک یا بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانە هەبوو یان ڕەنگە لەلایەن بەشێک لە پەرلەمانتاری بەداخەوە قسەیەکەم پۆپۆلیست هەبێ لە هەرێمی کوردستان کە پێی وا بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕوای بە بڵێن وەزیفەی پەرلەمان نەبووە یا قەناعەتی بەوە نەبووە کە سیستەمی سیاسی وا دەخوازی حکوومەت بێتە ژێرباری چاودێری پەرلەمان و حزور و وجودی نەبێ لە پەرلەمان ئەم بۆچوونانە هەمووی سەراوژوور کرایەوە بەڵکو بە پێچەوانەوە مسیجێک و ئیمەیجێکی زۆر بەهێزیدا هەم بە ڕایگشتی لە هەرێمی کوردستان هەمیش بە خودی هێزی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان کە نەخێر ئەوە حکوومەتە وەوە سەرۆکی حکوومەتە پێداگیریەکە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە لە مادە 66 بەرگەدوو ئیستیغلالەکە داواەکە پەرلەمانی کوردستان بانگهێشتم بکەن ئێوە هەم وەزیفەی خۆتانە وەزیفەی منیشە بێم کە ئێوە نوێنەری گەلی کوردستانە لە ڕێگەی ئێوە پەیام بگەینم بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەڵوەستە و شیکردنەوە لەسەر ئەو مەلەفانە بدەم کە ئێستا بابەتی گرنگن لە کۆمەڵگای کوردستان. ئەوە زۆر گرنگ بۆ ئەوی کاک گوشیاری ئیشارەتی پێکە ینی بێنێ 10 سەعات شاشەکانی تیڤ لە کوردستان ئەم دانیشتنەی نەقڵ کرد من لە تەرەفی حکوومەتەوە کە بە حساب هاتۆ ڕوونکردنەوە بە من هیچ دیاردەیەکی شۆ ناڕازگۆیی امتیانە بینی زۆر بەوردی و بە جورئەتەوە ئەم شتانە ڕوون کرایەوە ئەوە کە کاگوشار ئەڵێ فعلا سەرۆکی حکوومەت ئەڵێ من بە قەناعەتم بەمە هەیە ینی من نەهاتوم بەس ئەوە بڵێن ئەوە دانیشتنێکە و دوای میدیا باسی کا بڵێ ئەم دانیشتنە بەڕێوە چوو ئەم تۆمەتانە لەسەر حکومەت لاچێ ئەو قەناعەتی بۆ خەڵک ڕوون بکاتەوە بەس من ئەمەیە سەر بێمە سەر با بڵێن کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند کە ئەو کارنامەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژی دەست بەکارون سوێن خواردنیەوە لە پەرلەمان خوێندیەوە بۆ خەڵکی کوردستان تا چەند لە پاش ساڵێک و ئەوەندەمان حکومڕانی تا چەند ڕەنگی دایە و خەڵک بە دیقەت بە تایبەتی من راپۆرتەکەی زەنابیان پێشکەشی بە پەرلەمانی کوردستانی کردو بۆ میدیاکانی ژنێردرا من ئەوانم ناڵم زۆر بەوردی بەڵام بە سەردێڕ و بە شتە گرنگەکانیم خوێندەوە کارنامەکە من لە 4 خاڵی گرنگ لە سەرەتای دەست بەکاربوونی حکوومەت زۆر سەرنجی ڕاکێشان یەکەم دروشمی چاکسازی یعنی هەوڵدان بۆ بنبەرکردنی گەندەڵی نەهێشتنی گەندەڵی یا کەمکردنەوەی بۆ کەمترین ئاست ئەمە زۆر گرنگ بوو بەلای منەوە وەکو چاودێرێک ئەوی کە زۆر گرنگتر بوو لە ڕووی ئابوووریەوە فرە چەشنکردنی سەرچاوەکانی داهات بوو سێهەم خاڵکە پەیوەندی ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ بەغدا و بەردەوامی دانوستان و گفتوگۆ بۆ گەیشتن بە مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان ئەمەش خاڵێکی گرنگ بوو بەڵام لە دوو شوێنە سەرۆکی حکوومەت لە خوێندنەوەی کارنامەکە زۆر پێداگری لەسەر ئەوە کردکە ئەم حکوومەتە حکوومەتی یەکتیمیە بێ ئەلحەقی لە سەردەمی کابینەکانی پێشووتریشە ئەم یەکتیمیەمان بینیوە بەڵام ئەوە زۆر گرنگ کە پێداگری لەسەرەوە کرد دوێنش پرسیارێکیان لێکرد لەو بارەوە ئەم وەزیرانە وەزیری حیزب نین وەزیری خەڵکی کوردستانن و خزمەتکاری خەڵکی کوردستانن و وەزیری حکوومەتی هەرێمی کوردستانن ئەم شتە گرنگانە دوێنێ کۆمەڵی هەنگاوی گرنگکرێت هەموو ئەزانین یعنی ڕەنگە پێویستە ڕوونیکەینەوە ئەم کابینەیە لە ماوەی ئەم ساڵ و 3 مانگە ڕوبەڕووی چی بۆ کە بەهۆی قەیرانی کۆرۆنا و با بڵێن دابەزینی نرخی نەوت و دابەزینی داهاتی ناوخۆ بەهۆی قەدەغەکردنی هاتوچۆ و دوکان و بازار و فەرماگەکانەوە هەروەها لە هەمووشی گرنگتر بڕینی ئەو بڕەکەمەی کە لە بری موسا هەو لە بەغداوە ئەوەش ڕۆڵی هەبوو کە حکوومەت سەرەڕای ئەمانە لەبارەی چاکسازی ئەو پێداگریم زۆر بە گرنگ زانی کە پەرلەمانتارانی زۆر تەرکیزیان لەسەرە کرد
لە چاکسازیات چی کراوە تەمان ئەوان بە وردەکاری پرسیاریانە کرد و وەڵامەکانیش دقیق بوون کە جۆرێک لە گەشتبینی سەرەڕای بوونی ئەو هەموو قەیران و مشکیلەی هەم لە کوردستان و لە عێراقیش بەڵام جۆرێک لە گەشتبینی لای خەڵک دروست بوو گەشتبینیەکی چاواشەکارانەش نا گەشتبینیە کە بە دقیقی پێت بڵێت چه هەنگاوێکی ناوە لەبارەی پەیوەندی لەگەڵ بەغدا سەرۆکی حکومەت زۆر بێمنەتانە چەندین جاریش پێداگری لەوە کرد کە ئێمە ئامادەین هەموو ئامادەیەکمان دەربڕیەوە بەڵام ڕێکەوتن لە بینی دوو تەرەف و سێ تەرەف پێویستی بە لایەنەکانی تریش هەیە ئێمە ڕێکەوتنە بێ لەگەڵ بەغدا بکەین بەغداش تا ئەوە نهاتۆتە پێشەوە ئێمە هەموو ئامادەیەکمان دەربڕیوە بابەتی یەکتیمیەکەش من دوێنێ لە گفتوگۆکە زۆر بەباشی هەستمان پێکرد یعنی هەم سەرۆکی حکومەت خۆی ئاگای لە وردەکاری تەنانەت هەندێک شەقامیشیان لێ پرسی هەندێک پرۆژەی زۆر بچووکیان لێ پرسی ئاگای لە وردەکاری بوو هەم جێگری سەرۆکی حکومەت تۆ هەستن نەکرد چێ پارتیە چێکێتیە چێ گۆڕانە ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو ببوورە ئەگەر لەسەر ئەوەی کە باست کرد باسی کارنامە و باسی خاصیەتی دانیشتنەکەت کرد لەبەرەوە من وەکو باسم کرد لە حەزاتوانی جەنابەت دواتر دوای کاگوشار بێتە سەری بەس بە ڕوونکردنەوەیک لەسەرەوە بدەم یەکێک لە یا چەند خاصیەتێکی دانیشتنەکەەوە بوو بریتی بوو لە ئینسیجامی نێوان تیمی حکوومەت دوو زۆر بەڕاشکاوانە وتارەکانیان تەوزیحەکان درا وەڵام درایەوە و سێ زۆر بە شەفافانە هەرچی بەڵگە و ئەرگومنتە بوو هەرچی حقایقەکان هەبوو خرار و کە ئەمە بەڕاستی بەڵگەیە لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تەواو بڕوای بە شەفافیت و بەڕازگۆیی هەیە و لەسەر چەند ئاستا کارنامەکە توانم بڵم چۆتە قۆناغی جێبەجێکردن لە مەسەلەی چاکسازی لە مەسەلەی تەنشیتی جیهازی بۆ بیرۆکراسی لە مەسەلەی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان هەرویستم تەوزیح لەسەرەوە کاگوشار جەنابەت باسی یعنی ئەو کێشە سیاسیانی کە لە کوردستان هەموو ئاگامان لێ کە ماوەیەک بەر لە ئێستا ململانەی سیاسیەکان زۆر تون بوو شەڕی تند هەبوو لە میدیاکانەوە بەڕای جەنابەت ئەو دانیشتنەی دوێنێ لە هەموو ڕێکەوە بۆ دۆخی دەرونی خەڵک بۆ ئارامی خەڵک بە تایبەتی لەنە ئەو تەوەتورە سیاسی و کێشە ئابوووریانە کاژگا چۆن بوو ینی کاریگەرێکی چۆن زەنی زۆر گرنگە ئەم سێری ئەو هەنگاوی حکوومەت بکەین وەکو سەرەتایەک وەکو بەشێک لە زینجی لە پرۆسەیەکی دوو درێژ و پێ مازانین بەڕاستی دیموکراسیەت باشترکردنی حکومڕانی پرۆسەیە یادی بە هەنگایەک و دوو هەنگاو و سێ هەنگاو تەواو نابێت من گوێم لە خەڵک بوو ئەڵێ با لە برسا بمرین بەس لەناو خۆتانە یەک بن لەناو خۆتانە یەک بن شەڕ مەکەن کێشەتان لەبێ بە ئەمە لە برسا بمرین یعنی مەسەلەی تەبایی و یەکێتی ڕیزەکان هێندە گرنگە کە من لەو بڕوایدام کە ئەو من جۆم لە ڕەنگە هاوڵاتیەک یا دوو هاوڵاتی بوێت ڕای بەشێکی زۆری و خەڵقەیە با بە یەک ڕیز بن تەبا بن ئەوەی کە ئەمە بەڕاستی بینیمان لە پەرلەمان ئەم پەیامی گەیان کە ئەمە خاڵێکی گرنگە ئەمە دیسانەوە گەیاندن پەیامێکە بە خەڵق کە سەر ڕای ناکۆکی سیاسیەکان کە هەر ئەبێ و هەر هەیە و هەر ئەژمێنێ بەڵام ئەو تیمێکە لە حکومەتی ژەکەن و تا ڕادێکی زۆری توانم بڵێم پەرلەمانیش ئامانجێکیان هەیە کە خزمەتی ئەو خەڵقەیە ئێمە زۆر گرنگە زۆر جەرباز دەکەم ینی هەندێک جار گلەیەمان لەکەن لە حیزبەکان کە من لە دەستگایەکی پارتی ژەکەم یەکێکە لەو حیزبانە کە ئێمە کوردستانمان کردو بە کۆمەڵگایەکی سیاسی بابە ئەمە هەڵ نابێت من هەوڵێم کوردستان بێتە کۆمەڵگایەکی سیاسی ئەگەر کۆمەلگا سیاسی نەبێت نەمافی سیاسی خۆی بە تایبەتی سیاسی و نەرکی سیاسیش زانێ بوونی کۆمەلگا بە کۆمەلگای حیزبی جیاوازە لەوەی کۆمەلگا بێتە کۆمەلگایەکی سیاسی بالعکس یەکێک لە ئەرکی حیزب ئەوەیە کۆمەلگا وریا بکاتەوە لە ڕووی سیاسەتەوە تی بگەێنێ کە چی بکات چی نەکات چۆن لەگەڵ مؤسساتی حکوومەت و حکم تعامل بکات مامەڵە بکات چۆن لەگەڵ پەرلەمان معاملە بکات چۆن لەگەڵ حکوومەت پەرلەمان معاملە بکات ئێمە ئەوەی بینیمانە لە پەرلەمانەکانی پێشوو بەداخەوە ئەوەی کە معارزەی ئۆپۆزیسیۆنە بە نەفەسێکی تا ڕادەیەک دوژمنکارانە بەرامبەر بە حکوومەت ئیشی کردووە کە ئەمە ئەگەر هۆشیاری سیاسی هەبێت لە ناو کۆمەلگای بەو شێوە تعامل ناکە ڕاستە منافیسمە کێبڕشی ئەکەن ئەم حیزبە ئەوە بەڵام بە چاوی دوژمنکارانە نابێت سێری حکوومەت بکرێت بە هەمان شێوە هەندێک جا من خۆم بینیومە ئەوەی لە حکوومەت ئەبووە بەشێک بووە لە حکوومەت بەشێک بووە لە ئیتلافی حکومی
کەچی کە چۆتە دەرەوە بە پێچەوانی ئەوەی کە بەشێک بە لە حکومەت تعاملی کردو ڕسکەوتی کردووە ئەمانە دیسانە بەشێکن لە نەبوونی هوشیاری سیاسی لە ناو کۆمەلگایەکە بۆ ئێمە پێویستمان بۆیە بەڕاستی زیاتر کۆمەلگاکە بەرەو ئەوێ بڕۆین زۆر گرنگە کۆمەلگای ئێمە بزانین چونکە ئێمە بە حکمی ئەوەی کە من لە پەیوەندی دەرەوەی ژەکەم زۆر جار تووشی ئەوانە ئەبین قوتی ئێمە قوتی عسکەری نییە ینی ئەوە زۆر گرنگە بزانین قوتی ئێمە ئابووریژ نییە یعنی ئێمە بەراوردی خۆمان هێزی خۆمان لەگەڵ تورکیا بکەین هێزی سەربازی ئەمە لە شوێوە هێزی سەربازی لەگەڵ ئێرانە بکەین لەگەڵ هەر دراوسی لە دراوسەکانی خۆمانە بکەین هێزەکەمان بەو شێوەیە بەراورد ناکرێت حتا لە ڕووی ئابووریشەوە بەڕاستی جیاواز هێزی ئێمە لە دیموکراسیەتە هێزی ئێمە لە بەهێزکردنی دەستگاکانی حکومڕانیە هێزی ئێمە لە بڵاوکردنەوەی دیموکراسیەتە لە ناو خەڵقا تەسامح و لێبوردەییە پێکەوە ژیانە ئەمانە کە ئێمە ئەچینە دەرەوە تا ڕادی دەتوانین بە خەڵقی بگەین بڵا بابە ئەمڕۆ نووسەرێکی فەڕەنسیم لابوو لە بابەتەکە نابێت بەڕاستی دەستگایەکی گرنگی فەڕەنسی هەیە لێرە کە لەگەڵ قوسڵخانەی فەڕەنسیش لینکیان هەیە ینی باسی شتانەمان نەکردن بە کۆمەلگای ئێمە متەسامح لێبوردێ یعنی تەسەور بکاتم ئەو کێشەیە کە بەسەر کووردا هاتووە با ئێمە نەڵێن عەرەب بەڵام ئەنفال جێنۆساید کێ کردی حکوومەتی عێراق کردی کێ کردی بەو شێوەیە کە ئێمە ئیزانی بەڵام لەگەڵەوەشا کۆمەلگای کوردی خەڵقی کوردستان کە هاتە سەر ئەوەی عەرەب لێی قەومە باوەشی بۆ کردەوە بەبێ ئەوەی بیر لۆ بکاتەوە کە لە ڕابردوودا چی ڕوویداوە یعنی ئەم لێبوردەیە کەڵتوری لێبوردی و پێکەوە ژیانە بەڕاستی کەڵتورێکە کە ئێمە وەکو بە تایبەتی پارتیش دەتوانین شانازی بەو کەڵتورەوە پێچکە بنەما و ئەساسەکە لێەوە هاتووە ئێمە ئەتوانین استفادی لێ بکەین ستودی لێ ببینین هەنگاوێکی وەکو هەنگاوی کەندرا دیسانەوە حکوومەت ئەرکی خۆی بزانێت پەرلەمان ئەرکی خۆی بزانێت چکە دوو مؤسسەیە دەستگای گرنگی حکومڕانی بەبێ هەماهەنگی و کارکردن بەیەکەوە دیسانەوە تاکی دەکەمەوە هەرکەس هەر لایەنە لە چوارچێوەی دەسەڵاتی خۆی کە بۆی دیاری کراوە بەبێ ئەو هاوکاریە زۆر زەحمەتیان بتوانین خەڵکی چاواشاکەین ئەین تەسەوور کە ئەگەر پەیوەندێکی تەندروست لە نێوان حکوومەت و لە نێوان پەرلەمان دەبێت کاریگەری بەڕاستی خراپی هەیە لەسەر خەڵکەوەکو باسم کرد یەکێک لە کێشەکانیان چونکە ئەڵێ ئەوەی مارانگاز لە خشەی مارە ترسێت ئەنی خەڵقی جنەهاقی نییە بەڕاستی لە مێژووی کۆن و نزیکی خۆمانە کێشەمان زۆر بینەوە لەبەرەوە خەڵق حەز لێ و تەباییە حەزەکە حکوومەت و پەرلەمان وەکو تیمێک بەڵام لە هەمان کاتە کەسیان دەوری کەسیان نەسڕنەوە حکوومەت دەوری خۆیە بێ و پەرلەمان دەوری خۆیە هەرتەی دەمە قسەی جەنابە نووسەرێکی کوردی جارێک نووسی بووین ئایا ئێمە بەچی ئەچینە مێژووە وەکو کورد باسی هێز و عسکەر و ئابووری هەموو ئەو شتانەی کردبوو تەجروبەی دیموکراسی ئەوانە بەڵام ئێمە بە تەنیا بە میهرەبانی ئەچینە ناو مێژووە کاک دکتۆر وڵا ئەوەی من ئاماژەی پێ بکەم ئەوەیە ئێمە ئێستا کابینەیەکمان هەیە کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان کە کەمتر لە 30% تەمەنەکەی تێپەڕیوە واتام کابینەیە ینی 15 مانگە دەست بەکار بووە و بەرنمەیەکی دوور و درێژ و بەرنمەیەکی کاری بە تەفسیلی لە بەردەم پەرلەمانی کوردستان ئاخستۆتە ڕوو و پەرلەمانی کوردستان متمانەی پێبەخشیوە کەواتە لێپێچینەوە و بە دوواداچوون و چاودێریکردنی پەرلەمان لە ڕووی یاساییەوە لە چوارچێوەی ئەو بەرنامەی کارەیەکە ئەم حکوومەتە کردوێتی بەڵام ئەگەر باس لە یەک لە چوارچێوە گشتێکە یان چەقی بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەی نوێمەیە بکەینەوەیە پرۆسەیەکە کە پێوتری پرۆسەی چاکسازی ینی نەوتراوە بەرنامەی چاکسازی نەوتراوە سحری چاکسازی ناوی پرۆسەی چاکسازیە پرۆسەش هەر خۆی لە سادەترین مانایە کەواتە شتێکە ئەخایەنێ شتێکی دوورمەودایە شتێکە سیفەتی داینەمیکێتی هەیە و ئەبێ بەردەوام بێ ینی لەگەڵ دەست بەکاربوونی ئەم کابینەیە و لەگەڵەوەی کە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 2 ساڵی 2020 بۆ ئەنجامدانی چاکسازی لە سێکتەرێک لە سێکتەرەکانی حکومڕانیا کردووە کە تا حدێک ڕێخستنەوەی داهات و خەرجی و ئەوانەیە ئەو دەنگۆیانش بڵاوە کرایەوە کە ئادی چاکسازی سحرێکە تەوەقعاتی خەڵک هەوڵە درا بەرز بکرێتەوە لەوەی کە هەر لەگەڵ دەست بەکاربوونی ئەم حکوومەتەیە لەگەڵ دەرچوونی یاساکەیە ئیدی ئێمە ئەوەی مشکلەی دارایی بێ نامانمێنێ ئەوەی مشکلەی چوزانم خراپ ئیدارەدان ئەگەر هەبوو بێ لێرە و لێ لە ڕابردووە کە هەبووە و ئەگەر گەندەڵی کە هەمانە نکۆڵی لێ نەکراوە هەمانە نامێنێ ئەوەی سوودمەندبوونی خراپ و نایاسایی و ئەوانەیە لە بودجەی گشتی یەکسەر بە کونفەیەکوونێ نامێنێ هەموو ئەم تەسەورانە خۆیان بەرزکردنەوەی سەقفی پێشبینیەکانی خەڵک لەسەر پرۆسەی چاکسازیش
لەمپەرێک بوو لەمپەرێکی سیاسی بوو کە بخرێتە بەردەم ئەو پرۆسەیە چونکە تۆ کە خەڵکت ڕاهێنا بڵێ بیخیتە سەر زمانی خەڵک بڵێ ئادەی ئەوە یاساکەش دەرچوو ئەو حکوومەتیش دەست بەکار بوو دەی ئەوە 3 مانگیش تێپەڕێ کوا چیمان بینی ینی دوێنێ هەر لە شێوازی ئاراستەکردنی هەندێک لە پرسیارەکانیش لە پەرلەمانی کوردستانە هەست بەمە ئەکرا یعنی تۆ ئەگەر لە ڕابردوودا جۆرێک لە ئیحراجی سیاسیت بۆ خۆ دروست کردو بێت کە لەحظە حەقیقەکە هاتە پێشەوە هەوڵدەی لە جیاتی ئەوەی کە ئاراستەی گفتوگۆکە بەرەو ئەو ئاراستە بەریکە تا ئێستا لە چوارچەوەی کەمتر لە 30% بەرنامەکە تا حکوومەت هێرێمی کوردستان چیت کردووە هەندێک پرسیار لە حکوومەتە کرێ کە هی 3 ساڵی داهاتووە هی 2 ساڵ و نیوی تەمەنەکەیەتی هی ئەوەیە کە بەلانی کەمەوە 30 مانگ لە دەسەڵاتە بوو بێ کەواتە ئەوەی دوێنێ خرایە ڕوو من ئەمەوێت یعنی هەر لەو سیاقەیە بیبینم کە لە چوارچەوە لە کۆنتێکستێکی سروشتیە هەر بیبینم یعنی نە ئەمەوێ زۆر لە حەجمی خۆی گەورەتری کەین و نە ئەشمەوێت بەڕاستی وەکو ئەوەی کە هەندێک لایەن هەوڵی بۆ ئەدەن بچووکی کەنەوە ممارەسەیەکی ئێجگار جوانی سیستەمی دیموکراسی پەرلەمانیە کە ئێمە هەمانە بەڵام خستنە ڕووی حکوومەتیش و خستنە ڕووی ئەوەی کە ئێمە لە ماوەی 15 مانگی تەمەنی خۆمانە چیمان کردووە ئێجگار گرنگە و بە لە بەرچاوگرتنی قەیرانەکانیش ئێمە بیرمان نەچێ هەڵسەنگاندنێک کە تۆ بۆ حکوومەتی هێرێمی کوردستان بیکەی بە دوواداچوونێک کە پەرلەمانی کوردستان بۆ کارەکانی حکوومەتێکە ئەبێ ئەم حەقیقەتانەمان لە بەرچاو بێکە یەکەم ئەم حکوومەتە هاوشێوەی کابینەی هەشتم وەکو دوێنێ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ڕوونی کردەوە وتی ئێمە لە کابینەکانی ڕابردووە قەیرانێکمان هەبوو کە پێی وترا قەیرانی داعش داتەپاندنی نرخی نەوت نەهاتنی بوجە و بەشە بوجەی کوردستان لەلایەن بەغداوە ئەم کابینەیە تووشی چی هات تووشی کۆرۆنا هات تووشی داتەپینی نرخی نەوت هات و تووشی نەناردنی بەشە بوجە هات لە کوردستانەوە کەواتە قەیرانەکان ئەوانەی کە فاکتەری سەرەکی دروستبوونی قەیرانەکان بوون لە کوردستانە لە ساڵی 2014 بەدووە هەتا ئێستاش بەردەوامیان هەیە لانی کەم 2 لە فاکتەرە بەهێزەکان هەتا ئێستش بەردەوامیان هەیە ئەوەی کە هەیە کە قەیرانێکی عەسکەری سەربازی وەکو داعش نەماوە قەیرانێکی گشتگیرتر و فراوانتر هاتۆتەکایەوە بۆچی مەترسیدارترە کۆرۆنا لە ڕووی دروستکردنی قەیرانەوە هەردووکیان هەر جەنگن بەڵام سەختیەکە و کاریگەریەکەی لە چیا دەرەکەوێت لەوەی کە تۆ ئێمە لە ساڵی 2014 بەدووە تووشی قەیرانێکی سەربازی هاتین تووشی هەڕەشەیەکی سەربازی هاتین جەنگێکی سەربازی هاتین بەڵام کە ئەکراوە واشوویدا کە هاوپەیمانەکانمان پەرژانە سەر ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان دەستگرۆیی بکرێن و هاوکاری بکرێن ڕانێکم لە ڕووی سەربازیەوە بەڵام ئەم جەنگیان ئەم جەنگە تەندروستیە زۆر گشتگیرترە لە هەموو ماڵەکە لە هەموو ماڵەکە بەڕاستی و وڵاتانی دیکەشی هەر کەسە و بەخۆیەوە سەرقاڵ بووە باە ئەوەندەی کە کەمتر ئەو تەزامونە سیاسی و تەنانەت ئەو تەزامنە مرۆیش کە هەبووە کاڵ ببێتەوە هەر لەبەرەوە ئەوەی بەلای منەوە گرنگ بێت لە کۆتاییە بیانی ئەیڵێم لەسەر ئەم تەوەرە ئەوەیە کە گرنگی و بایەخەکەی ئەوە بوو کە بینینی شتەکان وەکو خۆیان و گەڕانەوەی واقعەکە وەکو خۆی کە ئێجگار گرنگە واقعێکی قەیراناویمان هەیە کە نە حکوومەت نکۆڵی لێکە نە پەرلەمانیش دانی پیانە ناوە واقعێکی کۆمەڵایەتیمان هەیە کە وەکو مامۆستا باسی کرد خەڵکی ئێمە شەکەت و ماندووی دەستی قەیرانە جۆر بە جۆرەکان و ئەوەی کە لە ڕابردووە هەبووە بەداخەوە لەم قەیرانەیە قەیرانێکی سیاسیشی هاتبووە سەر کە من هیوادارم ئێستا بەرەو ڕەوینەوەچێ و من هیوادارم ئەو تەزامونەی ئەو تەواوکاری کە دوێنێ بینیمان لە چوارچەوەی بینینی وێنە گەورەکەیە ئەوەیە کە حکوومەت ئیشی خۆیەکە پەرلەمان ئیشی خۆیەکە لەناو پەرلەمانیشە فراکسیۆنی دەسەڵات ئیشی خۆیەکە و فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنیش ئیشی خۆیەکە ببورن ناوبڕێکمان هەیە بەڕێزان خۆشەویستان وچانێکی کورد وەرەگرین کەناڵەکەمە گۆڕن دیسان دەگەڕێنەوە درێژە بە گفتوگەکەمان دووبارە سڵاو دەگەڕێنەوە بۆ درێژەدان بە گفتوگۆ لەبارەی دانیشتنە مێژوویەکەی دوێنەی پەرلەمانی کوردستان کە ڕۆژی 5 ئۆکتۆبەری ساڵی 2020 بوو. کاک ڕێبەر پێشتر هەندێک پەرلەمانتارمانە بینی مەسەنەن با بڵین پرس کۆنفرانسیە کرد و ئەی من بەڵگەم هەیە ئەوەندە ملیار و ئەوەندە ملیۆن و ئەوانە کراوە هەندێک لە فەیسبوک شتیوایانە نووسندێک لە دیمانەی کەناڵەکانی خۆیانە تەنان لە کەناڵەکانی ئێمەش باسی ئەویانە کرد کە بەڵگەیان هەیە لەسەر ئەوە بە تایبەتی باسی گەندەڵی و هەندی شتی تازەی سەردەمی کابینەی نۆمیان
ئەو ڕوژان بەڵام دوێنێ لە ناو دانیشتنەکەیە چ ئێمەش و چ خەڵکیش هەستی کرد حکوومەت بەڵگەی هەیە زۆرترە وەک لەوەی چونکە پەرلەمانتارەکان تقریبان هەموو لێ بوون و کەسیش شتێکی زۆر بەڵگەدار یانی شتێکی تەقدیمی حکوومەت نەکە بڵێ ئەمە بەڵگەت هەیە و سەرۆکی حکوومەت یەک دوو جاریش دووبارەی کردەوەکە یعنی بەگەر بەڵگەتان هەیە بیهێنن لەسەر هەر شتێککە لەم سەردەمە ڕوویاوە خۆی قسەیەکی کوردی هەیە ئەڵێ قسە هەژارە هەموو کەس پێی دەوێرێ بەڕاستی کردار گرنگترە لە قسەکردنا کێشەی ئۆپۆزیسیۆنی ئێمە ئەوەیە کە هەر تەنها توانێت قسە بکە اینجا قسەکردنیش جۆری هەیە قسەیەک هەیە کە بە بەڵگەوە ئەیکەی لە دوای لێکۆڵینەوەکردن ئایکەی بارگومێنت بە بەڵگە قسەیەکی تریش هەیە هەر بۆ فڕێدانە و بۆ ئەوەیە کە عەتفی ڕایگشتی یا سۆشیال میدیا ڕاکێشی بەلای خۆتەوە یا خودت بەداخەوە ئێستا دیاردەیەک دروست بووە لە سۆشیال میدیا خۆ بە پاڵەوانکردن لە سۆشیال میدیا ئێستا ئەم خەڵکە وازی لە میدیا هێناوە ئێستا ئیش لەسەر سۆشیال میدیاکە بوونی ئۆپۆزیسیۆن لە هەر وڵاتێکە بریتیە لە جەوهەری دیموکراسیەت بۆ ڕاستەڵێن جەوهەری دیموکراسیەت بریتیە لە هەڵبژاردن بەڵام پێم وایە کڕۆکی دیموکراسیەت و دیموکراسیەتێکی لەنگەر ئەبێ ئەگەر بێت و ئۆپۆزیسیۆنی تیانە بێ بەڵام کام ئۆپۆزیسیۆن جەفرسن وتەیەکێ ئەڵێ هەچ کاتێک دەنگی ئۆپۆزیسیۆن کەم بووە دەنگی چەک بەرزە بێتەوە بەڵام ئەو ئۆپۆزیسیۆنەی کە لە ئەمریکاوە دروست بوو تاوەکو ئێستا نەمان بینیوە کاتێک کە جمهوریەکان لە دەسەڵات بن دیموکراتیەکان داوای هەڵوەشانەوەی قەوارەی ئەمریکا بکەن یاخود بە پێچەوانەوە ئەگە دیموکراتەکان لە دەسەڵات بن جمهوریەکان ئەو باسە بکەنیان ئەو تەرحە بکەن لە هەرێمی کوردستان زۆر بەداخەوە قسەیەکەم کە ئەمە نیگەرانیەکی قوڵی ئێمەشە بەڕاستی لە هەرێمی کوردستان لە هەچ کاتێکە لە هەڵومەرجێکی نالەبارە حکوومەتی هەرێمی کوردستان تووشی هەندێک تەنگەژەی سیاسی بێ ئاڕێک ئەم بەبەغایانە ئەگەر دەستەواژەکەم تەواو بێ ئەم بەبەغایانە ئەم جۆرە ئۆپۆزیسیۆنە دێ داوای هەڵوەشانەوەی قەوارەی هەرێمی کوردستانەکە لە بری ئەوەی پێداگر بێ لەسەرەوەی کە حکوومەتی عێراقی پێویستە شایستە داراییەکان و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەستە بەر بکە دێ بەرەیەک لەگەڵ بەرەی حکوومەتی عێراقی پێک دێنێ بۆ پوکانەوەی هەرێمی کوردستان و قاوارەی هەرێمی کوردستان خاڵێک زۆر گرنگە بەلای منەوە کە ڕۆناهی بخەینە سەر ئەویش ئەوەیە کە یەکەم جارە موئەسسەسە لە هەرێمی کوردستان یاسای چاکسازی بە عنوانی چاکسازی و ڕیفۆرم دەرەکە بەڕێزانەوە زۆر گرنگە لە بیرمانە چێ لێرە و لەوێ لەسەر ئاستی دەستگا لەسەر ئاستی ئەحزاب لەسەر ئاستی کەسایەتی پرۆژەی چاکسازی هەبووە بەڵام یەکەم جارە دەستگایەکی فەرمی دەستوری لە هەرێمی کوردستان دەریەکە کە ئەمە سیفەتی پابەندبوونی یاسایی لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان دروستەکە و لەسەر شانی ئەو کەسانەی کە بەرپرسیارەتی ئیداریان لەسەر شانە دروستەکە کاتێک کە قەیران دروزە بێ دوو خاصیەت زۆر گرنگە بۆ هەموو جۆرە کرایسەکان قەیرانەکان یەکیکانەوەی کە قەیران لە ناکاو دروزە بێ واتە سانعی قەرار ڕەنگە پێشوەختە ئاگای لێ نەبوو بێ کە قەیران دروزە بێ دوو کە قەیران دروست بوو بژاردەی مامەڵەکردن یا قەرار وەرگرتن لە هەمبەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ قەرارە تەسک ئەبێ یان کەم ئەبێتەوە وتەیەکی ڕێزدار کاک مەسعود بارزانگ دوێنێ سەرنجی منی ڕاکێشا وتی ئێمە پەرلەمانتارێکی ئۆپۆزیسیۆن پرسیاری لێکرد وتی ئێوە بە چی یاسایەک 121تان بڕی ڕاستە ئەگەر بە عنوانی بڕین بێ ئەبێ پەرلەمانی کوردستان بڕیار بدا یا حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ سەنەدێکی قانونی یا بۆ قەرارێکی تەشریعی بەڵام بەڕێز مەسرور بارزانی وتی ئێمە نەمان بڕیوە بەڵکو خۆمان گونجاندووە لەگەڵ دۆخەکە واتە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی گونجاند لەگەڵ قەیرانەکەیە کە هەیە قەیرانێک کە لە 175 داهاتی ناوخۆی هێنایە خوارێ و لە 150 سەرەوە کاریگەری کردە سەر داهاتە نەوتیەکان بۆ هەرێمی کوردستان ئەم جۆرە خۆگونجاندنە ئەبوایە ئۆپۆزیسیۆنیش بە منطقی مەوزوعی مامەڵەی کردبا لەگەڵ قەیرانەکانە کە هەیە زۆر جەختیشی لەوە کردەوە سەرۆکی حکوومەت وتی ئەم بڕین و خۆگونجاندنە هیچ پەیوەندی بە چاکسازیەوە نییە چونکە میدیایەک هەبوو وا بەڵێ کاک بەرهەم خۆی یاسای چاکسازی بەی شێوەیەک باسی لە خۆگونجاندن و بڕینی نەکردووە یاسای چاکسازی ئەوەی کە هەیە
لە هەندێ بوارە یەک لە بواری دەرماڵە دوو لە بواری ڕێخستنی میلاکات بە تایبەتی ڕێخستنەوەی میلاکاتی 1970 ئەم یاسایە لەم کای دارایی و مالی گرنگە بەڵام پێم وایە ئەمە قۆناغێکی گرنگ بوو لە ئایندەیەکی نێزی کۆمەڵێک پرۆژە حکوومەت دەینێری بۆ ئێمە بۆ نمونە بۆی کە یاسا دەربچوێنین لە بواری چاکسازی لە بواری گومرگ و داهاتەکانە لە بواری ئیداریە لە بواری جیهازی بیرۆکراسی کە ئەمانە هەمووی زەرورن و فەراغی قانونیان هەیە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەست و برتر بتوانێت دەست باوێ بۆ باسیش لەوە کاک ڕێبەر باسیش لەوە کراکە ئەو دۆخەی کۆرۆنا و ئەو حاڵەتە ناسایی کە چەند مانگێکە کوردستان و زیانیشی پێوە گیرۆ دەبوون ڕێگرتووە لەوەی کە هەندێک پرۆژەی چاکسازی تر بدرێتە پەرلەمان من حاڵێکی گرنگ زۆر ئەمەوێ باس بکەم لەوانەی کە ڕاستی یەکەم جار بوو سەرۆکی حکوومەت جۆرێک با بڵێم پەرلەمانی کوردستانی بەبیری هێنایەوە باسی ئەم زوڵمە مێژوویە کرا کە بە درێژایی مێژووی بوونی کورد لە عێراق ینی لە ناو چوارچێوەی دەوڵەتە عێراقی کە ئێستا تەمەنی 100 ساڵە ئەو پەرلەمانتارەکان زۆر باسییان کەوتیان ئێوەش کاتتان کردووە لە حکوومەتی عێراق سکاڵاتان لە دادگای فیدرالی پێشکەش کردو هەمبەر بە و بڕینی بودجە و بە نەدانی بودجەی پێشمەرگە و پارەی پێشمەرگە و زۆر شتی تر تەمانەم عێراقا ئێمە لە زۆر ئەڵقەیە باسمان کردووە هەمووشمانە زانی کە لەوە تی دروست بووە کورد چ زوڵم و زۆرداریەکە ینی لە چلەکانەوە تقریبا پرۆسەی زۆر تعریب بە دروستی دەستی پێکردوە دژی کورد و بە تایبەتی ناوچە کوشت و کاڵەکان و ناوچانەی کە سامانی سروشتیان تیا بووە هەر وڵای تر هەموو ئەو تاوانەیە دژ بە کورد کراوە کە با بڵێن دامرکانەوەی شۆڕشەکان بە هەزاران زیندانی بە سەدان هەزار ئەنفال و شەیدی جینۆساید و ئەو تاوانانەی لەسەر دەمی حرەز قەومی کرا و جینۆسایدی با بڵێن فەیلیەکان و دەرکردنیان و ڕاگواستنیان و ئەنفالی بارزان و بادینان و گەرمیان و هەڵەبجە و هەموو ئەم تاوانە گەورانە کە کراون و تا ئێسش پرسیارێکی گرنگە کە ئێمە پێشتریش حەڵقەیەکی تایبەتمان لەسەر کرد ئایا بۆ کەس داوای قەرەبوو ناکە بۆ کەس سکاڵا ناکە لە حکوومەتی عێراقە بە پێی یاسا میراتگیری هەموو حکوومەتەکانی ترە هەر کەسێک لەسەر حکوم بێن بەس دوێنێ سەرۆکی حکوومەت لەو دانیشتنیا بۆ یەکەم جار بووتی من داوا لە ئێوەکەم داوا لە پەرلەمانەکەم بە هەمومان پێکەوە لەگەڵ خەڵکی کوردستانیشە داوا بکەین شکات بکەین هەوڵ بین بۆی کە ئەم با بڵین خەڵکی کوردستان قەرەبوو بکرێتەوە با بڵین ئەو دەستدرێژیە لەسەر مافی کورد حتا دەستدرێژی دەستوریش ئێستا هەیە نی زەوتکردنی مافی کورد هەیە خۆ پێش ڕیفراندۆم 55 بەندی دەستوری عێراق پێشێ کرا موشی لە دژی کورد ئێستا شەر هەموویان ماونەتەوە من ئەم خاڵەی زیاتر بوون کەمتر نەبوون بەڵێ زۆرتر پێشەلکارە دەستوری ئەم خاڵەی کە سەرۆکی حکوومەت بە بیری پەرلەمانی هێنایەوە چونکە بیرمان نەچێت لە نێوان قەوسێکە 5-6 پەرلەمانتاری کوردمان هەیە لە بەغدا بەڕاستی هەر ناویان کووردە ئەجینا ئەو بە کوردیش قساکەن بەداخەوە ئەگەر نالەوەتەی لەوێ دەست بەکار بوون بە بەردەوامی دژی هەرێمی کوردستان دژی خەڵکی کوردستان دژی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام گرنگە ئەم دەستگایە گرنگەی کوردستانیش پەرلەمانی کوردستانیش ڕۆڵێکی هەبێت لەوەی کە جارجارە سکاڵا بکە نازانمی تر حرەکەی جموزۆڵی دیبلۆماسی هەبێ یاسایی هەبێ لە دژی ئەم زوڵمانەی لە کورد دەکرێت کاگوشا لەبەرەوەی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دموکراتی کوردستانی پرسیارێکی لێگە خۆت حەزەکەی چی بڵێ پێم خۆشە خۆت مداخەڵی خۆت هەبێ بەڵام پێشتر زۆر بازەکرا کە مادام پارتی 45 کورسی هێنا کەواتە ئیتر پەرلەمان بۆ خۆی قۆرەخەکا و کۆمەڵێکشت فەرزەکا و ینی ڕەنگە هەندێکشت لە دژی حیزبەکانی تر و ئۆپۆزیسیۆن و ئەمانش فەرز بکە بەسەر پەرلەمانە ئەمانە کەچی دوێنێ دانیشتنەکەی دوێنێ کە من لە زاری هەندێک لە پەرلەمانتارە بەڕێزەکانی کە لەوێ دانیشتموتیان تەنانەت ئەوانی ئۆپۆزیسیۆنیش زۆر ینی با بڵین تا زۆرێک تا ئاستێکی زۆر باش ڕەزامەند تامان بڵین و نەڵین ئەم دانیشتنی دوێنێ سەرکەوتن بۆ هەمووان تەنانەت بۆ ئۆپۆزیسیۆنیش بۆ حیزبەکانی دەسەڵاتیش و بۆ حکوومەتیش بۆ پەرلەمان خۆشی وەکو دەستگایەکی گرنگ ئەو قسانە
دوێنێ لەو دانیشتنەیە ئەو اتهاماتانەی کە بۆ پارتیەکرا پێشتر. زنی پێشەوە بچمە سەر و بابەتە حەزەکەم مۆسەدی ئێمە و عێراق بڕاستی یانی زۆر گرنگە چونکە یەکێ لە کێشەکانی ئەم کابینەیەوە کابینەی پێشووتریش نەڕم لە ساڵی 2002 لە ساڵی 2002 کاتێک کە مالیکی بۆ دەوری دووەم بۆ سەرۆکی حکوومەت کێشەی ئێمە بەڕاستی کێشەی قوڵی ئێمە باسی مێژوو ناکەم کێشەی قوڵی ئێمە دەستی پێکرد بەڵام ئەگەر سەیری ئەم سە ساڵی ڕابردوو بکەیت لە ئەساسی عێراق لەسەر بنەمایەکی سەقەت دروست ینی ئەمە بەحسابی ئەوەی کە پێڵێن دەوڵەتی نەتەوە یان نەتەوە دەوڵەت بەڵام پاش 100 ساڵ کێ ئەڵێت عێراق نەتەوەیە نەتەوەیە گێ بە ناوی عێراقەوە بوونی نییە وجود نییە هەتا ئێستش ئەفومەکەی ئەو قسە بە ناوبانگەی مەلیک فەیسەڵ کە لە دەورانی واسێنانی ئاڵێ من شتێکم بینی بە ناوی عێراق بەڵام کەسم نەبینی بە ناوی عێراقی شتێکم بینی قوارەیەکم بینی پێیانەوت عێراق بەڵام عێراقیم تیان نەبینی کەس وەلای بۆی هێشتا هەروایە ئێستش هەروایە هەروایە تۆ سیر کە لە ساڵی 1920 بڵێن لە زمانی ئینگلیز ئەو وەختە زمانی شێخ مەحموود نومر شێوە ڕاپرسێکرا ڕاپرسێکی زۆر خراپ و زۆر سەقەت احتیمالە تقریبا بە پێی ئەو زانیاریانەی کە هەیە تقریبا نیوەی خەڵقی کوردستان احتیمالە ویستی بێتیان لەگەڵ بۆ لە ئەو نەتیجێژ ئەو ئەنجامەژی چانەوە هەر جێگەی پرسیارە ویستی بێتیان لەگەڵ حکوومەتی عێراقا بن یا لەگەڵ بەشێک بن لە عێراق پاش 100 ساڵ لە ساڵ 93 خەڵقی کوردستان ئەڵێ ئێمە نامانەوێت لەگەڵ حکوومەتی عێراق بن نامانەوێت بەشێک بینە دەوڵەتی عێراق مانای ئەوەیە عێراق پێکهاتێکی سەیرە لە ڕووی ئەتنیەوە قەومیەوە لە ڕووی ئاینیەوە ڕاستە دەوڵەتەکانی تیش ئەو تاڕادێکی زەر و پێکهاتانیان هەیە بەڵام توانیوانە حەلیکەن چارەسەری بکەن عێراق نەیتوانیوە کێشەی ئێمە بەڕاستی لەگەڵ عێراقی کێشەیەکی یەکجار قوڵ و تاریخیە من هەرچەندە زۆرم هەوڵە دەم گەشت بیرم بەڵام زۆر زەحمەت ئێمە بتوانین لە ئەنجامە لەگەڵ عێراق لەگەڵ ئەم عێراقی کە ئێستا هەیە بژێن و ژیانێکی گونجاو بەسەرێکەوە ینی مەسەلەی دەستور و بازەکەی باسی محکەمەی فدراڵی لەسەر ئەساسی دەستور دروست دەبوو ئەوە بشکێک هیچێکە لە کێشەکانی هەیە ئێمە پەنا بۆ موەسسەسەیەکە بین کە خۆی نادەستوریە ئەنجا وەرە چۆن دڵی پێخۆشەکەی کە گوێ لە سکاڵای تۆ بگرێ گوێ لە شکاری تۆ بگرێ لەبەر ئەرکی حکوومەتە ئەم کابینەیە ئەرکێکی ئاسان نیە ئەرکێکی قورسە تەنانەت هەوڵێکی زۆر جدی داوە لەگەڵ عێراق کێشەکان چارەسەر بکات بەڵام وەکو باسکرا چەپڵە بەدەستێک لێ نادرێت تەبعاً لەبێ ئەو لایەنەی تری کە تۆ گفتوگۆ و دانوستانی لەگەڵەکەی ئیمانی بەوە هەبێ بێتە پێشەوە مەسەلەی پەرلەمان بەڕاستی پارتی بەتایبەتی ئەم باسی پارتی دائیمە وەکو حیزبی دایک وەکو موەسسەسەیەک کە بەشێکی زۆری تری ئەحزابی ئێستا کە هەیە نەتیجەی لەو قوتابخانەیە پەروەردەوە لەو قوتابخانەیە گەورە بوو جیابەتەوە دائیمە ئیمانی بەوە هەبووە بە دیموکراسی هەبوو یعنی حتا ئەگەر زمانی شۆڕشی ئەیلوو سیرکەن کە تا ڕادەیەکی زۆر پارتی تاکە حیزب بووە ئەو وەختە پێیانەوت حیزبی پێشڕە و بیا محاولی کرد و ئەحزابی تر تێکەڵاوی دروستکردنی بڕیار بکات بە تایبەتی لەو کاتا کە حیزبی شیوعی هەبووە لە زمانی شۆڕشی ئەیلول تا ڕادێکی زۆر دەوری بینیوە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی دروست کردووە شێوە پەرلەمانێکی دروست کردو ئەو کاتە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕژ هەموو وەزارەتەکانی دروست کرد ئەمانە وەختانە بە ناوی ئەمانەی عامە دروست دەکرا یعنی هەوڵی داوە خەڵق تێکەڵاوی دروستکردنی بڕیار بێ خەڵق هاوبەش بێ و معنای ئەوە نییە کە پارتی ئیسپاتیش بوو کە 45 کورسی هەیە زائیدن ئەو هاوپەیمانەکانشی کە لە ناو پەرلەمانی کوردستان بێگومان ژمارەکە زیاترە ئەوێ قۆرخی بڕیارەکان بدا قۆرخی یاساکان بکات بە پێچەوانەوە ئەوێ لە چوارچێوە ئەو سیستەمە دیموکراسی کە هەیە پارتیش تەبعاً تەشجیع حکومەت دەکات پشتگیری پەرلەمانەکە کە ئەرک و ئەدای خۆیان بەو شێوەیە کە هەیە جێبەجێ بکەن من ئەمەوێ بەڕاستی ئەوە لە بە قسەکردن لەسەر عێراق تاوان ئەوەی دوێنێ بینیمان و ئەوەی لە واقعی شاوایە ئەوەیە کە عێراق ئێستا بۆ ئێمە سەرچاوەیەکە لە سەرچاوەکانی کێشە وەک هەر چۆن وا بووە لە 100 ساڵی ڕابردووە ئەوەی کە مامۆستا فەرمووی شتێک لە لۆجیکی یاساییە هەیە ئەڵێوەی لەسەر بەتاڵ دروستکرێ ئیتر هەر بە بەتاڵیە مێنێتەوە مهم نییە چەند زەمن ئەو بەتاڵیە ناسڕێتەوە تۆ کاتێک ویست و ئیرادە لە خەڵک وەرگری
کاتێک کە بە بڕیارێکی سیاسی نامەدروست دوو گروپی زۆر دژبەیەکی شیعە و سونە ئەهێنی بەیەکە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو نەیانتوانیوە فۆرمی پێکەوەژیان دروست بکەن. ینی لە بیستەکانەوە تا ساڵی 2023 ئەو کاتە کەمینەیەکی سونە باڵا دەست بووە ئەرکی چەوسانەوەی ئەوانی تر بووە و سڵی لە گرتنەبەری هیچ ڕێگایەک لە جینۆساید و لە تاوانی قێزەوەنترین تاوانی دژەمرۆڤایەتی نەکردوتەوە لەوەی کە ئەم پێکاتەکانی ترەوە بە تایبەت کوردیش سەرکوتکە. شیعەی دەسەڵاتدار لە دوای ساڵی 2023ەوە بە هەمان شێوە ئەویش قسووری نەکردووە ئەوەندەی بۆی لوابێ لە سەرکوتکردنی سونە و لە تەحجیمکردنی کورد دەستی بۆ بردووە جا تا چەند بە تایبەت بە کوردستان سەرکەوتووە یا سەرکەوتو نەبووە. ئەمە پرسیارێکی ترە کەواتە مێنتاڵەتی و ذهنیەتی حکومڕانی لە عێراقا نەک نەگۆڕاوە بەڵکو خراپتریش بووە. ینی دوای 100 ساڵ ئەزمونێکی ئێجگار زۆرەتەوە بۆی حکوم بدەیت لەسەرەوەی کە ئەم تەجربە چەندی شکست هێناوە. بچووکە بەس بۆ قۆناغەکانی بڵێ ژیانی سیاسی لە عێراقات من هەموو جارە بیرەکەمەوە تاوانەمە تا ڕادێک بڵێن سنتاجێکی شخصی خۆمە پێش 50 باز مەکە پێش 50 احتیمالە مناقەشی زۆر لەسرە شێوەیە لە شێوەکان بەڵام لە 58ەوە عێراق دەتوانی مێژووی عێراقی بە سێ قۆناغەوە 58 تا 68 68 تا 2003 تا ئێستا هەموو قۆناغەکان قۆناغ دوای قۆناغ خراپتر بوو یعنی 58 تا 68 باشتر بوو لە 68 تا 2003 2003 تا ئێستا لە هەردوو قۆناغەکەی تر خراپتر بوو. وڵاش یا ڕەوشی کوردیش من ئەگەر سەرنجم لەسەر 21 تا 58 هەبێ ئەوەیە کە کورد تایە بەعکسەوە هەر هاوڵاتی پلە دوو پلە سێ بووە بە بەڵگەی ئەوەی کە تۆ دوای لە 21ەوە کە خەباتی دژی سەرکوتکردن و لێسەرنەوەی ئیرادە دەست پێەکە هەر لە بزاوتی بارزانەوە کە درێژایی هەبووەوە لە بزاوتی شێخ مەحموودی نەمرەوە دەست پێەکە تۆ هەتاوەکو ساڵی 1970 ڕێکەوتنامە 11 ئازار نەبوو بێ پێگەیەکی ئیداری بچووکی خۆبەڕێوەبەریت پێڕەوا نەبینراوە. ئێکەواتە من ئێمە هەرە بێ بگەڕێنەوە بێ مێژوو بەڵام من مێژوویەک ناتوانێت قەناعەتم پێبێنێ کە من تایە مافم نەبوو بێ تایە لانیکەم ڕەچاوی تایبەتمەندێتی من نەکرابێ وەکو نەتەوەیە کە بەستەم بە ئێوە کێنراوم. بەرحاڵەوەی من ئەمەوێت جەختی لەسەر بکەمەوە ئەوەیە کە باسکردنی عێراق وەکو کێشە و جەختکردنەوە لەسەری لە دانیشتنی دوێنێ پەرلەمانی کوردستانە و ڕوونترکردنەوەی لەوەی کە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی بە خەڵکی کوردستان ڕوون کردەوە ئەو سحرانەی بەتاڵ کردەوە کە ئەوە هەر پێم وابێ نازەم جەنابی سەرۆکی حکوومەت خۆی ئەوەی ڕوون کردەوە کە ئەو ئیتیهامە لە ئێمە کرێ ئەڵەن ئێوە ئەو کاتەی کە نرخی نەوت بەرز دەبێتەوە ئەو کاتە کە وەزعی داراییتان باشە بێ من نەتان بە بەغا نامێنێ بەڵام ئەو کاتێک کە وەزعەکە تووشی قەیرانە بن ئەگەڕێنەوە بۆ بەغا. طبعاً ئەو پرسیارانە کە کران لەو ئاراستەیە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژایی چەند ساڵی ڕابردوو خۆی ئەو سەحرەی هەر بەتاڵ کردوتەوە بەڵام دوای 2-3 ڕۆژ لە دەست بەکاربوونی ئەم کابینەیە و ڕۆیشتنی بۆ بەغداوە ئامادەسازی ئەوەی کە بەڕە جێگری سەرۆکی حکوومەتیش ئاماژەی پێکردووەکو سەرۆکی تیمی $70 نەنەوتی ئێمە ڕۆشتین بەلایەن بە جورئەتەوە هەندێک خاڵ هەبووە کە پێشتر عێراق تەمەنای کردووە لە دەمی ئێمەوە گوێی لێبێ ئێمە بین باسی ئەوەی لەگەڵا بکەین کە ئەگەر کێشەکە ڕادەستکردنی نەوتە فەرمونون ئەگەر کێشە ڕادەستکردنی داهاتە فەرمونون باڕێکەوین بەڵام وتی ئێستا ئێمە بۆمان دەرنەکەوتووە نەخێر ویستی ڕێکنەکەوتن لە بەغاوە هەیە. ئەمەش تەفسیرەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە من زۆر جار باسم کردووە ئەوەیە کە بەداخەوە مەسەلەی ڕێکنەکەوتن لەگەڵ کوردستانە کراوە بە کارتێکی پۆپۆلیستی بۆ شارعی سیاسی عێراقی کە ڕەواجی هەیە یعنی حیزب لایەنێک سەرۆک وەزیرانێک کەسێک بێوێ جورئەتێک بداتە خۆی کە بێوێ نیەتی ڕێکەوتنی هەبێ جۆرەها فشاری دێتە سەرجا بەشێک لە فشارەکان دەرەکین ئەجندای دەرەکین چکە ڕێکەوتنێک لەگەڵ هەرێمی کوردستانە ئەگەر ئەوەی لێ بکەوێتەوە کە هەرێمی کوردستان بارودۆخەکەی باشتر بەڕێوەبەرێ یان قەیرانەکە باشتر ئیدارە بکە ئەمە لەگەڵ ویستی نارانی ئێمەیان نایەتەوە بە تایبەت لەوانەی کە ئەجندەی دەرەکی بۆ عێراق هەناردە ئەکەن ئەوەیە کە ناکرێ ڕێکەوتنێک لەگەڵ هەرێمی کوردستانە بکرێت کە وای لێ بکە باشتر ئیدارەیەم قەیرانە بکە. ئەمەش ڕنگدانەوەی کۆمەڵایەتیشی بۆ دروست کراوە و لەسەر شەقامی عێراقیش بازاڕێکی بۆ دروست کراوە و کڕیاریشی هەیە. لەبەر ئەوە
ئەوەشی کە ئەو گلێشی کە تیمی حکوومەت لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانتارانی کرد ئەوە بوو کە ئێوە لە پاڵ ئەوەی سەرکۆنەی ئێمەکەن لانی کەم ئەوەش ببینن کە سەرکۆنەی عێراقیش بکەن لەوەیە کە گرفتەکە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێک لە دەستکەوتە دیارەکانی ئەم کابینەیە بە قەناعەتی من خاڵێکە ئەوەیە کە بەڕە سیاسەکەی لەژێر پێ عێراق هێناوەتە دەرەوە و هیچ پاساوێکی ئێستا بۆ عێراق نەهێشتۆتەوە لەوەی کە لەگەڵی ڕێک نەکەوێت ڕەنگە لە ڕابردووە لەبەر بەڵێ وا بڕیار بوو ڕەنگە بەشێک لە بینەران ئاگادار نەبنیان وا بڕیار بوو ئەو دانیشتنەی پەرلەمان کە جەنابی سەرۆکی حکوومەت وتارەکەی خۆی بخوێنێتەوە راپۆرتەکەی پێشکەش بکە پاشان سەرۆک با بڵین فراکسیۆنەکان هەریەکەی کۆمەڵە پرسیاری خۆیان بکەن لە چەند خولەکێکدا دوای ئەوە دیسان سەرۆکی حکوومەت و تیمی حکوومەت وەڵامی ئەو پرسیارە نەبنەوە بەڵام دیار بوو کە کاتێک پەرلەمانتاری زۆر ویستیان پرسیار بکەن پەرلەمانتارەکانی تریش سەرۆکی حکوومەت ئامادەی دەبڕی تا درەنگانێکی با بڵین ئێوارانێکی درەنگیش وەڵامیان دایەوە کاک ڕێباشتێکی کەس زۆر سەرنجڕاکێش بوو کە تقریبان بەگشتی هەموو فراکسیۆنەکان بەگشتی هەموو فراکسیۆنەکان باسی مافی پێشمەرگەیان کرد و سەرۆکی حکوومەت وتی من لە هەموو شتێک ئەم لەم دانیشتە ئەوم لە هەموو شتێک زیاتر پێخۆش بوو کە هەمووتان داوای مافی پێشمەرگەتان کرد کە بایەخ بە شایستەکانی پێشمەرگە بدرێت. وڵا پێشەوە حەزەکەم لەسەر مەسەلەی عێراق و ئایا سەرچاوی کێشەیە یا سەرچاوێکتر ڕەنگە من قسەیەکی جیاوازترم من پێم وایە ئێستا عێراق لە دوای قۆناغی 16 ئۆکتۆبەر یاخود لە پۆست 16 ئۆکتۆبەرەوە سەرچاوی هەڕەشەیە نەکێشەیە لە 2005ەوە تاوەکو پێش بەڵێن 16 ئۆکتۆبەر عێراق سەرچاوی کێشە بوو کێشەی سیاسی بۆ دروزەکردین کێشەی دەستوری کێشەی قەومی بۆ دروزەکردین کێشەی دیبلۆماسی بۆ دروزەکەین کێشەی جیۆپۆلیتیکی بۆ دروزەکردین لە مەسلەی هەناردەکردنی نەوت و ئەوەنە بەڵام کاتێک بڵێن ئامرازی عێراقیەکانیان حکوومەتی عێراق بۆ مامەڵەکردن لە هەرێمی کوردستان لە ئامرازی سیاسیەوە دەگوازرێتەوە بۆ ئامرازی سەربازی لە 16 ئۆکتۆبەرەوە دوێنێ و پێرێش هەندێک گروپی حەشدی شەعبی موشک بارانیان کردین ئەمە هەڕەشەیە بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستان بۆ سەر ئاسایشی نەتەوەیی هەرێمی کوردستان من بەش بە حاڵی خۆم داوام لە پەرلەمانی کوردستان کرد کە زۆر گرنگە زەرورە پەرلەمانی کوردستان دانیشتنێک ساز بکە بەلانی کەم بۆ سەپۆرتی هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێمی کوردستان لەبەرەوە لە حاڵەتی وادا یا لە جۆری ئەم تەنگەژانەدا لە چەشنەباری ئاوادا لە هەموو پەرلەمانانی دنیا سەپۆرتی حکوومەتەکە ئاراستەی سیاسی و تەشریعی سەرۆکاتی پەرلەما یا پەرلەمان بە هەر شێوەیەک بێ ئەمە بابەتێکە یان کام فراکسیۆن ڕۆڵی هەیە لە پەرلەمان کە زۆرینە ئەمە شتێکی ترە بەڵام قەزیەیەک بابەتێکی نیشتیمانی دێتە پێشەوە یا بابەتێکی ئەولەیی ئاسایش دێتە پێشەوە پەرلەمان پێویستە بەلانی کەم بە دیوە معنەویەکەی پاڵپشتی هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستانەکە جیا لەمەش ئەوەی کە بەڕێزت باست کرد هەندێک پەرلەمانتار بەناو کە کورسی کوردیان داگیر کردووە لەوێ بەڵام لە بنچینەدا پەرلەمانتارێکن کە زمانیان زۆر زبرترە لە هەیسەم جبوری و لە عالیە نوسەیف و لە حەنان فەتلاوی چۆنێک بەراوردێکی عەرەبەکان باشترن لەو شەش یعنی ئەڵێم زمانیان زۆر زبرترە بۆ دژایەتی ئەفومەکەی مامۆستا بە ئیجازەت هیچ پەرلەمانتارێکی عەرەب تا ئێستا جورئەتی نەکردووە کە داوا لە سەرۆکوەزیرانی عێراق بکە بڵێ هێز بجوڵێنە بەرەو کوردستان و بە هێز مامەڵەیان لەگەڵا بکە بەڵام لەو پەرلەمانتارانەی کورد هەیە ئەڵێ ئەبێ بە زمانی هێز و هێز بجوڵێنی بۆ ئەوەی کە زۆر ینی من چاوەڕێ ئەوە ناکەم هەڵوێستێکی ئاوا لەو پەرلەمانتارانە بۆ بڵێن دەربڕینی نیگەرانیان ئیدانەکردنی ئەم هێرشە موشکیانە لە زاری ئەوانەوە ببیستم چووکە ئەوەی جەنابەت باست کرد کە داوا بکەن هێز بجوولێنرێ چۆن من چاوەڕێ بکەم ئەم خەڵکە ئیدانەی هێرشەکە بکە کەمە بەڕاستی مەحاڵە لەگەڵ یەکا ناگونجێ ئەگەر ینی خوێندنەوەیەکی بۆ مێنتاڵەتی سیاسی کولتورە زۆر مەترسیدارە لە کوردستان بڵاو بێتەوە بۆ نمونە 6 میشک بگیرێتە پایتەختەکەت گرنگێکی هاویشتی بەس هاوێژرا ینی نەک بە تەنیا حکوومەت و سەرۆک بارزانانی ئەوانە لێ بێنە دەنگ پەرلەمان بێدەنگ ئۆپۆزیسیۆن بێدەنگ لەسەر ئاستی میلیش
من سەیرم کرد ینی من چاوەڕێ بووم ڕەنگە لە ناو شوێنێکی ئەمە بگونجێک ڕوو بدات کاگوشار لە وڵاتێکی وەکو شوێنەکانی تڕووبات ڕەنگە ڕۆژە لایانی کەم لە فەیسبوک خەڵک هەموو وێنەی ئاکاونتەکەی خۆی بکە بە قەڵای هەولێر بۆ نمونە زای بە ئاڵای کوردستان ئەوە بیرکردنەوەیەکی هەڵەیە ئەگەر کەسێک لە هەر پێگە و پۆزیشنێکا بێ تایبەتی لە پەرلەمان وا بیرکاتەوە گەر پەرلەمان سەپۆرتی هەڵوێستی حکوومەتی کرد واتە پەرلەمانکی پارتیە یا سیاسەتی پارتیە یعنی بەڕاستی ئەمە زۆر هەڵێ یعنی ئەبێ ئەوەی کەسانەی قەرارە بە تایبەتی پۆزیشنە سیادیەکانی بەدەستەوەیە خاوەن هەڵوێز بێ خاوەن بڕیار بێ جورئەتی هەبێ بیرکردنەوەیەکی تایبەت بە خۆیەوە هەبێ یعنی ناکرێ من لە موقعیەتی مەسئولیەت بم بەڵام ترسم لەوێ هەبێ سۆشیال میدیا چۆن باسی من بکە ئەمە کێشە سەرەکیێکی گەورەیە بگەڕێنەوە بۆی کە جەنابەت باست کرد مەسەلەی پێشمەرگە سمبولە ئەگەر هەوڵبەی بە کورتی بڕیتەوە کاتمان کەمەوە پێشمەرگە ئێمە زۆر جار وەکو فراکسیۆنی پارتی لە کۆبوونەوەکانی خۆشمان باسمان کردووە کاکە ئەوەی کە ئۆپۆزیسیۆن ڕەنگە تەنها بۆ قسەکردن بێ نەبۆ باشترکردن بێ دەیخاتە ڕوو ئێمە باسیشی دەکەین بە ئەسلوبێکی مەدەنیتر و بۆ چارەسەرکردنی یعنی ئێمە بە ئەو دەرفەتە بە خۆمان دەین ئەو کەرەستانی لە دەستی ئۆپۆزیسیۆنە کە عاتیفەی شەقامی پێدەژونی ئێمە بۆ عاتیفەمان نییە بۆ چارەسەرکردنیمانە ئەوەمان کردووە ئەگەر بینیشتان بێ لە دانیشتەکەی دوێنێ وەکو پەرلەمانتارانی فراکسیۆنی پارتی کە لە دەسەڵاتە پرسیارەکانی ئێمەش پرسیارگەلێک بوون کە هەڵقوڵاوی خەمی خەڵک بوو هێنامان یعنی سڵمان لەوە نەکردەوە کە لە بەرەوەی سەرۆکی حکوومەت لە خۆمانە پرسیاری خەڵک نەهێنین یەکێک لەو خەمانە خەمی پێشمەرگە بوو پێێنەوە ئەوە گرنگ بوو لەبەرەوەی کاتمان کەمەوە ئەگەر ئێوە پێتان خۆش بێ من حەزەکەمێکی خولەکێک لەکوونیوی ئەگەر دەرفەت هەبێ باسی ئەو نقطەیە بکەین کە یەک دوو لە پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن وتیان مەسەڵەن ئەگەر واکەن بیکەن ئەگەر نا دەست بکێشنەوە جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بە وردی و بەڕوونی جوابیانوتی ئەمە دیموکراسیەتە خەڵکی زۆرینە دەنگی بێمەداوە حکومڕانی بکەین بۆ ماوەی 4 ساڵ ئێوەش ئازابن یعنی واز لە دروشمی ڕوخان و ڕوخان حکوومەت یارێن بۆ بڕوخێ لە بەرژەوەندی چیە یان حکوومەت هەر کەس سەرۆکی حکوومەت بێ بۆچی بڕوخێ حکوومەت هێرێم گرنگ حەزم کرد هەریەکەتان بە خولەکی خولەکوونی کاگوشار باسی ئەو حاڵەتەش بکەی یعنی بۆچی دروشمی ڕوخانن لە ئۆپۆزیسیۆنەوە هەبووە زەنچی بەڕاستی بیرکردنەوەی ئەوەی خۆی نازانێت مشکلەکەمانەوەی بەڕاستی بەشێکە بە بڕوای من بە بۆچوونی من بەشێکە شەر نییە کە ئەو کەسە ئەندام پەرلەمان بێت یا وەزیر بێ یا لە سەرکردایەتی حیزبێک بێت لاوازی کەڵتوری سیاسی بەڕاستی لاوازی کەڵتوری سیاسیە کە هەڕەشەیەکی دەرەچی ئەکرێتە سەر ناوچەکەت سەر هەرێمەکەت سەر میلەتەکە سەر نەتەوەکەت تۆ لێ بێدەم بووی ینی تەسەور بکەمە هەڕەشەیە تەنها بۆ حیزبێکی دیاریکراو یا بۆ حکوومەت یا بە گروپی دیاریکراو ئەمە لە نتیجەی نازانم خەتاکەی چیە بەڕاستی بەڵام نەمانتوانی وەکو پێویست ئەو کەڵتورە سیاسیە نەتەوەیە لە ناو خەڵقا بڵاوکەین و بە شێوەیەکی گشتی کە هەڵوێستێکی تر بگرێتە بەر من ناڵم ئەندام پەرلەمانی بۆی نییە و قسێ بکە بەڕاستی ئەوە بە حەقی وی پێ بێت داوای ئەوەش بکات بەڵامەکەی بەڕێز سەرویشی حکوومەت وەڵامێکی لەچی خۆی دابوو بڕاستی ئێمە بەدەنی خەڵق هاتوو ئێمە متمانی خەڵقمان بەدەستێناوە ئێمە لەو سەرچاوە قساکەین و حکومەکەین فەرموو ئێوەش ئەم 2 ساڵی ماوە بۆ کاتی هەڵبژاردی داهاتوو هەوڵی خۆتان لە خەڵقەوە نزیککەنەوە وەرنە ئەو جێگەی کە ئێستا من بڕیایەتی دین و حکم ئەمە لە ئێمە باشتر ئەمە بنەمای دیموکراسی بەڕاستی کە ئێمەمانە کۆمەلگایکی دیموکراسی و ساغڵام دروستکەین ئەبێ بەو تەوەجۆهیش بکەین قەناعەتی من ئەوەیە کە ئێمە ئەو ئۆپۆزیسیۆنەی کە مامۆستا فەرمووی کە جەوهەری پرۆسی دیموکراسی ئێمە بەداخەوە تا ئێستا لە کوردستانە نیمانە و نەمان بۆ خۆزگە هەمان بووە خۆزگە کوردستان و تەجربەی ئێمە ئۆپۆزیسیۆنێکی بەماناوشەیەکەی ئۆپۆزیسیۆنی هەبوو کە لە ڕێگەی تەرحی بەدیلەوە ئەم 4 ساڵە چاوەڕێکە
دروشمی بڕوخێ بەرز نکاتەوە بەڵکو بڵێ هەڵەت کرد ئەوە تەرحی بەدیلی من قەناعەت بە خەڵک بکە لە هەڵبژاردننی 4 ساڵی داهاتووە دەنگ بێنێ ئەو بێتە حکومڕان بەڵام ئەوەی من دایمە ئەیڵێم ئەوەیە کە ئێمە هەندێک حیزبمان هەیە تەنها بەرگی ئۆپۆسیۆنی لێدێ بەڵکو لە خۆیەوە ئەوەی تا ئێستا پیشان نەداوە کە بە کەڵکی حکومڕانی تێ و ئەوەی دوێنێ جنابی سەرۆکی حکوومەتیش فەرمووی ئەوەیە ئێوە ئەگەر ئەتانەوێ حکومڕان بن فەرمونون قەناعەت بە خەڵک بێنن ئەگەر ئەتانەوێت تەوان ئەو ئەگەرە پرسیارێکی دقیقە بەس من خاڵێکی گرنگ کە من دوێنێ بەدیم کردیانی حەزەکەم لەم بەرنامە باسیکەین جورئەتی سیاسی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە بەرامبەر نوێنەرانی گەلا ئەوە ڕوون کرایەوە کە ئێمە زۆر بەداخەوەکە ئەگەر چی هەوڵی زۆر دراوە کە قۆناغ و ئاسەوارەکانی شەڕی ناوخۆ بسڕینەوە بەڵام زۆر بەداخەوە مەسلەی دوو ئیدارەیی ئاسەوارەکانی مەترسیەکانی هەرماوە ئەو وتەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە باسی کرد ئێمە نامانەوێت بۆ چارەسەرکردنی هەندێک کێشە و لەمپەری بەردەم هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بەردەم چاکسازیکردن لە هەندێک پرس و سێکتەرە بۆ چارەسەرکردن و لابردنی ئەم لەمپەرانە قەیرانێکی تازەی سیاسی و تەنانەت سەربازیش لە کوردستانە دروست بکەین ئەمە مای هەڵوەستە لە سەرکردنە من تکام وایە ئەو حیزبانەی کە ئەو لەمپەرانە دروست دەکەن هەوڵی سڕینەوەی ئەو پەرلەمانتارەی ئەو پرسیارەی کرد لە منطقی سوشیال میدیاوە پرسیاری کرد بەڵام وەڵامی بەڕێز سەرۆکی حکوومەت لە منطقی سندوقی هەڵبژاردنەکانەوە هاتەکایەوە بەدیوێکی تر وەڵامی سەرۆکی حکوومەت ئاماژە بووە یا داخوازی لەو پەرلەمانتارە کرد بچن منافسەیەکی سیاسی لەگەڵ پارتی بکەن یا شەڕی بەرنامەکان بکەن خەڵک دەنگ بە بەرنامەدا خەڵک دەنگ بە هەڵوێسەدا لە هەڵبژاردنەکانە منافسەی بەرنامەکانە هەیە ئەوەی کە دەنگی داوە بە پارتی و پارتی کردە خاوەن 45 کورسی هەر ئەو ئەتوانێ استیقالە بە کاک مەسعود بارزانی بدا کەسێک ناتوانێت کە 4 کورسی هەبێ یا 6 کورسی هەبێ استیقالە بە سەرۆکی حکوومەت بە بەلایەکی تریشەوە ئەوە تەواو بکەم بەلایەکی تریشەوە ئەوەی کە بە ئامرازی دیموکراسی و شارستانی و مەدەنی دێتە سەردەسەڵات بە ئامرازی سەربازی و بە کودەتا لا ناچێ چونکە دوو حاڵەتی زۆر لێک جیاوازن بۆیە حەق ئەوانە ئەوەی کە ئەم جۆرە دیسکۆرسانە هەیە پێداچوونەوەیکی قوڵی جەوهری بە بەرنامەی هەڵبژاردننی خۆیان بکەن بزان خەلەلی فەنی و خەلەلی جەماوەری و ئەدای سیاسی وەزیفەی سیاسیانە لە کوێیە چارەسەری خۆیان کەن اینجا بێن منافسە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بکەن بۆی کە ئەوان ببن بە خاوەنی سەرۆکایەتی حکوومەت وەرگرن بتوانن حکوومەت پێک بێنن لە هەموو حاڵەتێکتا زۆر سپاس بۆ گفتوگۆ زۆر بەسوود و چڕ و باشە لە هەموو حاڵەتێکدا سەرکەوتنی ئەو دانیشتنە سەرکەوتن بوو بۆ بە پلەیەک بۆ خەڵکی کوردستان سەرکەوتن بوو بە پەرلەمانی کوردستان کە نوێنەرانی شەرعی خەڵکی کوردستانن سەرکەوتن بوو بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکەوتنیش بوو بۆ پرۆسەی دیموکراسی ئێمە هەمومان هیوادارین کە ئەم جۆرە دانیشتنانە نمونەی ئەم دەست پێشخەریە زۆر دیموکراسی و گونجاوانە کە لە خزمەت خەڵکایە کە بۆ چاواشەکردنی خەڵک نییە بۆ خزمەتکردنی خەڵکە بەردەوام بێ لە کوردستان هیوای سەرکەوتن بۆ پەرلەمانی کوردستانە خوازین هیوای سەرکەوتن بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە خوازین ومێدەوارین هەردوو ئەو دەستگا گرنگە لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەروەها بە هاوکاری حیزب و لایەنە سیاسیەکان چ ئۆپۆزیسیۆن چ ئەوانە لە ناو دەسەڵاتان هەمویان پێکەوە لە خەمی خزمەتکردنی خەڵکا بن وەک دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان هیواداری خەڵکی کوردستان لە ئاسوودەی و خۆشگوزەرانیا بژین دوور لە دەرد و بەڵا بن تا ئەڵقەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان دەبات.